بەڕێزان لەرکن سڵاوتان لەبێ هیوادارم بتوانم سەرتان ڕابکێشم مژارەکەمان تەورەی سەرەکیمان تایبەتە بە پرسێکی هەستیار کە پەیوەندی بە تاک بە تاکیەوە کۆمەلگاوە هەیە ئیش هۆکارەکانی گواستنەوەیە. بەڕاستی قوربەسەریە لەم وڵاتەدا خۆت ئۆتۆمبیلی شخصی خۆت نەبێت، چونکە زۆربەی پۆینتەکان و زۆربەی شوێنەکان ناتوانانی پێی بگەی. زۆر وڵاتی دنیا شانازیەکە بەوەی کاڵێ پۆینت بە پۆینتی وڵاتەکەم بە درێژایی و بە پانایی جوگرافیای وڵاتەکەم مەتوانم بە پاس و بە چەندین هۆکاری گواستنەوە هاونیشتیمانیەکانم بۆی بەردەست کراوە کە پێی بگەن. بەڵام ئێمە دوای 32 ساڵ خۆ بەڕێوەبردن یەکێک لە نەهامەتیترین بوارەکان بواری گواستنەوەی گشتیە. بەڕاستی گواستنەوەی گشتی جگە لەوەی کە ئەتگەێنێتە ئەو شوێنەی کە تۆ مەبەستە لە شوێنێکەوە بە ئاسانترین شێوە بتگەێنێتە ئەو شوێنەی کە تۆ مەبەستە بە زیاتردا هۆکارێکی گواستنەوە. لە هەمان کاتدا کاریگەری هەیە لە گەڕانەوەی کات، کاریگەری هەیە لە کەمتر پیسکردنی ژینگا. جگە لەوەی کە پاسە جوانەکانی وڵاتانی دنیا هەمیشە وایتبۆردێکەوەی کە جاران پێمانەوە تەختە ڕەش بە پێی پێداویستی مانگ و ڕۆژ و ساڵی وڵاتەکە لە بڵاوکردنەوەی هۆشیاری هەمیشە تابلۆیەکی گەڕۆکە و ڕۆژانە زانیاری جۆراوجۆری لەسەر بڵاوەکرێتەوە. بەڵام بەڕاستی ئێمە نەمانتوانیوە خۆمان نوێ بکەینەوە، نەمانتوانیوە پاسەکانمان نۆژەن بکەینەوە. وە شتێکی تریشەیە مای داخ و خەفەتە کاتی خۆی کە ئەو هەواڵەم بیست خەفەتم لێ خوارد لەبەرەی وڵاتێکی وەکو ئەڵمانیا بۆ پاگڕاگرتنی ژینگەکەی خەریکە پاسەکانی ئەبەخشێ بە وڵاتانی هەژار. ئێمەش لە وڵاتە هەژارەکان هەژمار کرابووین و بڕیار بوو هەندێک پاسمان باتێک کە هەندێکیان 1 کیلۆمەتر ڕۆیشت بوون. بەڵام خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان 1 ملیۆن کیلۆمەتر ڕۆیشت بوون. خۆشبەختانە بەدەم داواکاریەکەەوە نەچوون، بەڵکو ئینشاءڵڵا ئەمە ئاماژەیەک بێ بۆی کە بیانوێ خۆیان پاسەکان نۆژەن بکەنەوە. بە چ ڕێگا و میکانیزمێک؟ بەڕاستی لەبەرەوەی کە لە دنیای ئیدارەدا هەزاران و هەزاران بژارە هەیە، ڕەنگە خۆیان بژارێک لە بژارەکان لە خەیاڵیانە هەبێیاننا هەرچەندە خۆم بڕوا ناکەم هەبێت، چونکە ئەمە چەندین جارە پرۆگرام لەسەر ئەماکەم، بەڵام ئومێ دەکەین ئینشاءڵڵا و تەمەناکەین کە هەبێ. ڕاستی من لەگەڵ میوانەکان بۆ ئامادەکاری و بۆ ڕیسێرچی خۆم کە قسەمە کرد پێش پرۆگرامەکە باسی ئەویان کرد ئەو بوارە ئەو سێکتەرەی کە پێوترێ گواستنەوەی گشتی بەڕاستی ترانسپۆرتیشن یا پەبلیک ترانسپۆرتیشن بەداخەوە لە وڵاتی ئێمەدا نیمانە، واتە هۆکارەکانی گواستنەوە و گواستنەوەی گشتی، ئیتر گواستنەوەی خەڵک بێ یا گواستنەوەی شتومەک بێ. زۆرەمان بیست مەسەلەی قیتار و شتەکە، بەڵام هێشتا هەر لە لێک تێگەیشتندان لەگەڵ کۆمپانیاکانە کە ئەڵەن هەنگاوێکی بڕیەوە و ئینشاءڵڵا ئەوە بە چاوی خۆمان ببینن. بەخێراتن سەر چاوەکانم میوانە ئازیزەکانم، سپاس بۆ ئێوە شۆفێرانی خۆشەویست و خەڵکانی شارەزاکە تەشریفتان هێناوە بۆ ئێرە. با بەیەکەوە سەیری ئەم ڕاپۆرتە بکەین و دەسەکەین بە گفتوگۆکەمان. فەرموون بەڕێزان. ڕێبین ڕۆژانە 2 پاس دەکات و نزیکەی کاژێرێک لە پاسدا دەمێنێتەوە تاوەکو دەکاتە شوێنی کارەکەی کە هەندێک کات بەهۆی زۆری چاوەڕوانەی لە کارەکەی دوا دەکەوێت. کێشەی زۆری لەگەڵ سیستەمی گواستنەوەی گشتی هەیە و داواکارە چارەسەر بکرێت. ئەم نیوەڕۆیە سعاتێک و 5 دقە لە دەوام هاتوومەتە دەرەوە، باوەڕکە 1:35 دقەش 2 پاسم بەڕێ کردووە، هەر ئاوا ئاکات وەڵێ ببورن شوێنی نەفەر نییە. یعنی بێ حسابی و موقفی پاسانی تر بکەن لەسەر جادەکان هەیە، نەفەری تایە ئەوانیش پێداویستیان هەیە بە زوو بگەنە بازاڕ یان زوو بگەنە ماڵەوە، ئەوان لە گەراج تا ڕادەیەک فولیەکەن کە لە ڕێگا دەستیان لێ ڕاگری ئەڵێ نەفەر نەماوە. لە سایەکێکیان تەبریدە بۆ هەڵەکەن، یعنی تۆ پاسێک جاری وایە نەخۆشی تایە، پیری تایە، بناڵی ساوای تایە. لەگەڵ یەکێک لە پاسەکان کە نزیکەی نیو سەدەیە لە کاردایە لە نێو بازاڕەوە بۆ گەڕەکی کانی کوردەی سلێمانی چوین. سەرنشینانی پاسەکە باسییان لە کێشەکانیان کرد. بۆ دێری بەسەر چووە، تەبریدی تیانە، مریح نییە، پاسە تازەکان بۆ دێری تازەترە، تەبریدی تا مریحتردانیشی کاتێکی کەمترە دەیە بۆ گەیشتن بە شوێنی مەبەست. لە سلێمانی نزیکەی 1450 پاس لە هێڵەکانی ناو شار هەن. 170 پاسەکان تەمەنیان گەیشتۆتە نزیکەی نیو سەدە. ماوە دەنگۆی گۆڕینی پاسە کۆنەکان بڵاو دەبێتەوە. بەڵام تاوەکو ئێستا هیچ نەکراوە و شۆفێران داواکارن چارەسەرێکی گونجاو بکرێت. ئەم پاسە کۆنانە بوونەتە گرفت بۆ هاوڵاتیان و هەم بۆ شەقامەکانیش بە بۆنەی دووکەڵێکی پیسۆ کە
کە خراپە بۆ ژینگە و بۆ هاوڵاتی و لە کاتی ستانانیشە ئێمە کۆمەڵی پاسمان لایە سەقفەکانیان ئیزوگام کردوون بۆ دڵۆپە ئەکەن ئەم گۆڕینی پاسانە شو هاوڵاتی زۆری پێخۆشە بەڵام نەک پاسێک بای $3 بێ مانگ بڵێ مانگی دەگەڵا مانگی 8 وەرەقە چونکە شۆفێر پێی نادرێت ئاغڵبەی نەفەر هەیە بە دیارمانەوەسێ سەر ناکەوێت زۆری هەیە خۆی لەوانەیە بزانی ئێستاژێ پاسە تازەکانیش هەر وەکو پاسەکانی ئێمە وایە هیچ جیاوازیەکی نییە لە سارد و گەرمیا لە بەرەوە نە لە هاوی ناتوانن تەبریت هەڵکەن نەئەتوانن لە زستانیشا گەرمیەکە هەڵکەن کە سارەیە کۆر بوو هەرچەند تامیر دەکرێتەوە هەر ئیسفادەی نییە ئێستا پاسە تازانە ناویان فراوانە کوشنەکانیان باشترە. لە شارەکانی هەرێمی کوردستان جگە لە پاس و تەکسی هیچ هۆکارێکی گواستنەوەی گشتی دیکە نییە ئەمانیش پێویستیان بە ڕێکخستنەوەیە. دانانی هێڵی نوێ لە گەڕک و شوێنە پێویستەکان دانانی سیستمی کات بۆ هاتوشۆی پاسەکان لابردنی پاسە کۆنەکان و هێنانی پاسی نوێ سێ لە گرنگترین پێویستیەکانی سیستمی گواستنەوەی گشتیە لە شارەکانی هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی هەم کاراسانی بۆ هاونیشتمانیان دەکات هەم قەرەباڵغی سەر شەقامەکانیش کەمتر دەکاتەوە. نزار سزار ڕووداو سلێمانی ئەمە حاڵی پاسەکانی سلێمانی بوو لە ماوەی ڕابردوودا پاسەکانی هەولێرم پیشاننان حاڵی هاونیشتیمانیانم پیشاننان لە هەولێری پایتەختی کوردستان کە پاسەکانیان لێرە باشتر نییە بەڵکو ئەو پاسانەی کە لە زۆر خەتی سلێمانی و هەولێردا هەیە بەڕاستی 50 ساڵ لە زۆر وڵاتی دنیا ژمارەی تایبەتی لێ ئیرێ و وەکو پاسی ئەنتیک وەکو ئۆتۆمبیلی ئەنتیک حسابی بۆ کرێ بزانین لە وڵاتە گەشە بەشەکاندا چۆنە هاوکارم زنارشینۆ ئەڵمانیامان پیشانەیە زنار لای تۆ چییە گوزەرە حاڵی پاسەکان و هۆکارەکانی گواستنەوەی گشتی لای ئێوە چۆنە ڕنج سڵاو لە تو لە میوانەکانت هەروەها بینەرانی ڕوودا و لێرە خاڵێکی بەیەکگەیشتنە بوو پاسەکان هەروە ترامەکانی ناو شاردا قەرەباڵغیەکی زۆر بە بەردەوام لێرە هەیە بە تایبەتیش لە ڕۆژانی کارکردندا ئەی سەرەتای دروستبوونی ئەم ئامرازانەی گواستنەوەی گشتی بە کات بە تایبەتی دانانی کات لەگەڵ سەرەتای دەستپێکردنی شۆڕەشی پیشەسازی بووە کە خەڵک بە لێشا و دەستیان بە ئیشکردن کرد لە کارگە گەورەکانی ئاسن یان بەرهەمهێنانی ئاسن یان شێوازی دیکەی بەرهەمهێنان و لەم کۆمەڵگایە گەورانەدا بۆیەش پێویستی بەوە بوو کە گواستنەوەی گشتی ڕێک بخرێتن و کاتەکان دەستنیشان ببن دواتر ئەمە گوازراوە بۆ وڵاتانەی کە شۆڕەشی پیشەسازی لێیان سەر نەهەڵداوە بەڵام دەیانەوێتن هاتوچوو ڕێک بخەن هاتوچووی گشتی ڕێک بخەن ئەمە ترامە ئێستا بوو ناو شارە و هەروەها بوو شاروچکەی بچووکیشە ئەوانەی دەوروبەری دوسلدۆرفن بوو نمونە پاس زیاتر بۆ ئەو شوێنانە دەچێتن کە هەندێک کوون بن وەکو ناوشار یان ناوەندی شار کە نەتوانرایە ترام یان ئەندەروای ببرێتە ئەوێ هەروەهاش هەندێک جار لە دێو دێهاتەکانیش دیسانەوە پاس بەکاردەهێنرێتن بۆ ئەوەی باشتر بزانین ڕەنج لەگەڵ شوفێرێکی پاس خەڵکی هەرێمی کوردستان قسەمان کردووە نەسیر عەلی سموو باسی ئیشی خۆی و هەروەها پاسەکەی خۆی بە ئێمە و بینەرانی بەرنامەی لەگەڵ ڕەنج دەناسێنێتن نەسیر گەلەک سپاسیۆتە دکەم توێ باشی سڵامەتی سەرچاوی چاوی باشی ئەگە چەندە درێژەکە نەسیر ئەوە تقریبا 12 متر و نیو تا 13 مترە درێژترجی هەیە و هەیە 18 متر و 7 سانتیم ئەو بژنێ گلنگ بووس یعنی دوو پێک بەنە تقریبا بەێ هەژودنەکیش خۆدێ ئەوە خۆشترە بچێکی فەرق ناگەت نەگەلک فەرقە یادی بچێکی مەسافە بۆرا زیاتر دەوێت وەختێت و خۆبادەی دەستی ڕاستی یانی چەپی شارع تەنگدا کاک نەسیر هین چەند کارتکەن شوفێرێکی پاسێل ئەڵمانیا ڕۆژێ چەند سەعاتە کارت ڕۆژێ 7 ساعتە 8 ساعتە هەتا 9 ساعتە
نه ساعت زیاتر چێ نابێت ئەو خۆ چێ دەبتن بەس ڕۆژێ دی مەتەن وەختێت و بتر کار بگەی ڕۆژ مەتەن ئیرۆ 10 ساعت من کارکردن ڕۆژادی 6 ساعتان 7 ساعتات دەنە من بەرێک تێخن و ئەم ئینیە 40 ساعتی شۆ بکەین ئەم 42 ساعتە هەفتێ 40 ساعتە یعنی ڕۆژێ هەفتێ 5 ڕۆژە بتنێ 5 ڕۆژە بتنێ ئەم شۆ بکەین 2 ڕۆژە ئۆفامەیە بێمەدانامەیە ئەو سمبولێت چن ئەوێت وە چێت کەسب عامر کەسب عامر بۆرە پاسێ بینیە خوارێ پاسێت من دگمە وڵاتێدا هەی ئەم تقاریم چێکی ئالیە ڕاستی ئالیێ ئەم ڕاستانیە بینە خوارێ و قارت لێ سوار بێت وەکی دیشک دەرگێ پشتێ ئەگە بەڵا ئێک عەرەبانە بێت ئێک ئەم بژنی ڕۆڵش تو لە کوردی ئەفێت ئەم لازم دیسا پاسێ ئەوە ڕەمپەیە بێت سایق بخۆبین دەخوارێ ئەس دێمە خوارێ ئەس بخۆ ئیمە خوارێ نەکو مەدەناکە ئەو بخۆ ئێکی هاریکاریاویت کات ئەو بینتە خوارێ ئەن جیکەدەوە چێ نابێت نەکو نەفەرێکی دی زەحمەت دەت و لازمش دەرەوە بشێت ئەوە ئەو ڕەمپەیەک و چ بوو ئەوە بوو وان دایک و بابایەژیین و زارۆکێن وان سەر عەرەبانە یانجی بتنێ بەس بوو قارش ئەمتین هاریکاریاوان دکەین بەس ئەوە بووایە یەن و بە عەرەبانە بێژین معوەقن ئانشکە خودی پێتڤین تایبەتن بەێ کول سەر عەرەبانات چن دوێت هون بهێن دێ بۆ ڕەمپێدانن بۆرە ڕەمپێدانین ئەم شک هەکە نەقارت ئەو سوار بشێکن دەکەوێت هەین کە هەرەبائینە سەنایی سوارد بن هەندێک نەقارن مەتەن کەس گەلنی هاریکاریە بکەت ئەم هاریکاریت کەین سوار بکەین باشە کامی ڕاگەن کاک ناسر ببوورە ئەم چنەت پاسێدا ئەوە جهێن تایبەتن تایبەتن دیسا ناو سمبولێ سەر سمبولێ سەر بۆ ئێت معوەقانە ئەوەش بۆ عەرەبانێت بچووکانە نابێتن کەسێکی وەکی من بهێتن لێرە بکەیڤە بڕۆین تا خوارێ چێ نابێتن ئەو خۆ ئەگەر ڕوونیشی بت خوارش وەختێ خوددانی عەرەبانێ بێت لازم رابط جی بدەدێ ئەم بسەکنت ئاناکە جیەک خالی هەبت لێ ڕوونێت کاک نەسەر سیارەکەتی بکەم الدیف ژیانە تەتە کوردستانی هەبوویت گەلک باژارن عێراقی ژیە گەریای پاسەکەوەیکی vê یانجی ئەڤێن دەبل پاسە بێت 18 متری تا بەحسەوە کردی هاژوتنەوەی دێ چاوە بیت و یا گونجایە بۆ کوردستان بگێرهات یا بۆ کوردستان تۆسا گەلک یەبکێر هاتیە ئەوێت پاسێت گلنگ بووز ئەمت بێژین ئێ درێژ ئەو بچێکێ زەحمەتە بۆ شارەعێتمە و ڕێتمەیە تەنگ بەس ئەوە گەلک نورمال بڕەحەتی مرۆڤ دەشێت هاژوتن ئەوێ مرۆڤ گەلک نورمال و بڕەحەتی مرۆڤ قارت باژوتن ئەوە نەسیر بوو کە باسی ئیشی خۆی کرد شتا بوو 90% کاتەکان لە کاتی خۆیدا دەگاتن بۆ نمونە دوو خۆڵک دوای کاژێرێک فلانە پاس لە فلانە وێزگە دەگاتن ئەو دەڵێتن ئەم جوانەی دەستنیشان کراوە لە نێوان 80 بۆ 90% وەکو خۆی دەبێتن کە دوا دەکەون هوکارەکەش دیارن یەکێک لەوانە ڕووداوێکی هاتوچوو دروست ببێت لەسەر ڕێڕاوەکەی یان ڕووداوەک بۆ پاسەکە خۆی دروست ببێتن یان کەسێک لە ناو پاسەکە تووشی ڕووداوێک بێ نەخۆشێک بێ کەسێکی بە تەمەن بێتن تا کوتایی خاڵێکی دیکەش کە باشە خەڵک بزانرێتن زۆر لە خەڵک لە وڵاتانی ڕووشاوە دەیانەوێتن ئەم ئامرازانەی گشتی گواستنەوە بەکار بهێنن لەبەر ئەو قەنەعەتەی هەیەە کە دەکرێتن لەو ڕێگایەوە ژینگە زیاتر پیس نەبێتن و ببنە بەشێک لە ڕزگارکردنی ژینگەی خۆیان و دنیا لەو گۆڕانەی کەش و هەوا کە ئێستا مەترسیەکی جددیە لەسەر مرۆڤایەتی و لەسەر گۆی زەوی بەڵێ بەڕێزان سەیری ئەم جیاوازیە گەورەکەن ڕاستی من هیچ بڕوان بەو لۆجیکە نییە کە زۆر جار بە منە وترێت تکایە ئەم بەراوردکاریە مەکە ئەم بەراوردکاریە بۆ نەکەم ئەو نەفەرەش دڵی هەیە کوردیش دڵی هەیە ئەو نەفرە دوو گورچی لێ هەیە کوردیش دوو گورچی لێیە ئەو نەفرەی ئەوێ CO2 کاری تێکا ئەم نەفرەی ئێرش CO2 کاری تێکا جیاوازی چییە؟ جگە لەوە ئێمەش بە وڵاتێکی نەوتی هەژمارەکرێن بۆچی خێر و سەدەقا ئێمە لە ڕیزی خێر و سەدەقەی وڵاتانی ئەوروپا بین و پێمان بوترێ
پاسمان هەیە ملیۆنی کیلۆمەتر ڕۆیشتو ئەگەرەتانەوە بە هەدیەتان نینێ لەبەروی ئێمە پاسەکانی خۆمان ئیترێکین بە سیستمی کارەبایی. ئەمە جگەلەوەی لە 1001 جیاوازی تر کە ڕێزگرتنی کەسانی خاوەن پێداویستی تایبەت. والله لە هەولێر ژنێک خۆم لە ناو ئۆتۆمبیلەکە بووم هەتاوەکو سەرکەوتووە لەو کورسی بێزەحمەتانە 10 جار فەقیرە ئیحراج بووە 10 جار بێزەحمەت جگەلەوە کورسی بۆ زیاکەن هەنێ هێڵ هەیە هەر لە خۆی کورسی زیاکە کاکە ئەو شەریکەی دیزاینی ئەو ئۆتۆمبیلی کردووە خۆی ئەتوانی ئەگەر جێگەی ئەوەندە کورسی بێتەوە خۆی زیایی بکە شتێکێ پێوترێ مرۆڤ ئێمە ئەبێ هەر هەمومان احترامی یەکتر و هەستەکانی یەکتر بگرین کاگازاد لە دنیادا سندیکا یەکێکە لەو هۆکارانی کە حکوومەتەکانی دنیا حسابی بۆکەن سندیکاکان ڕۆڵیان هەیە لە پێشخستنی کۆمەلگاکاندا سندیکاکان بەبێ جیاوازی لە سێکتەرە جیاوازەکاندا بەبەرچاوی ئێوە 32 ساڵە ئەم پاسانە ئاوان ئێوە ڕچ ڕۆڵ و کاریگەریەکتان هەبەوەکو سندیکا کاک ڕێزم سپاسی بەرنامەکە دەکەم یاخوا بەخێر بێ سپاسەکەم یەوەی بیاخوا ئێمە ڕاستە ئەمانی کە جەنابە ئاماژەی پێکرد تەواوە بەڵام ئەمە هەموو هۆکارەکەی ئەگەڕێتەوە جەنابێ باسی سندیکاکەی دوایی نەسەتەوەرەکەی کەم ئێمە وەکو سندیکای شۆفێران ئەوەی کە پێمان کرابێ و بۆمان کرابێ و خۆ دەزانی ئێمە جیەکی تەنفیزینی ڕۆژێ نەمبینی فشار بکەن یەک دەقە ڕوخسەتی ئێبرا بچووکت بە ڕۆژێ نەمبینی بڵێن ئەم سندیکایە فشاری کردوتی کورد شایانی پاسی باشترە ژنی کورد کچی کورد مناڵی کورد شایانی قانونێکی ڕێکوپێکترە پەرلەمانتارەکان لەسەر شتی زۆر سادە ئەتان بینین حزبەکانتان ئەتان نابە شەڕ بەڵام ئەمە ژیانی خەڵکە بێ زەحمەت یاسا و ڕێسایەکی ڕێکوپێکمان بۆ دەربێن وانە بەڵێ خۆی ئێمە چەندین جار یاداشمان گانۆتە دەستی بەرەوبەتی گواستنەوەی سلێمانی بۆی کە لەوێەوە بەرزکرێتەوە بۆ وەزارەتی گواستنەوە بەڵام بەداخەوە وەزارەتی گواستنەوە هەتاوەکو ئێستا هیچ پرۆژەیەکی لە شاری سلێمانیا ئەنجام نەیاوە خۆ پرۆژە هەرەوە نییە مەسەلەن ئێستا بەسیترین شت وەزارەتی گواستنەوە پێدوتون 200 پاسی سلێمانی عەبدولکەریم قاسم داینەوە هیچ سەردەمی ئەحمەد حەسەن بەکرا ئێمە وتمانە پاسی کۆن باسی ئەوانەمان نەکرد وتمانە کۆمەڵە پاسی کۆن هەیە کاتی خۆی لە 2009 ویستیانە پاسە کۆنانە بگۆڕن بە تاسە هەموو ڕێکارەکانیشان تەواو کرد بەداخەوە تر کەس نەبوو بێتەوە بەلایەوانێ لە 2009 سندیکا ئەمەی تەرەح کردووە من خۆم لە سندیکا بووم و کاتە کە کاڵا عومەر بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانی بووە ئەمە تەرەح کردووە بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بۆ شوێ کاک ڕەنج ئەمە هەمووی ئەگەڕێتەوە ئەرکانە بۆ سەرشانی شێ وەزارەتی گواستنەوەی هەرێمی کوردستان خاڵی دووهەم ئەوەی کە ئێمە بەرەو پێشچوون ناچین کە سیارەکانمان مەسەرەن بەم شێوازە بمێنێتەوانێ هەرە گەڕێتەوە سەر حکومەت مەفروزە سە بۆ بەسیترین شت ئەمە 2024 ئێمە تەکسیە تا 2014 هەیە لە 2014 بەرەو ژوورمان نییە ئەمەترین پاسان چەند ساڵە کۆترین پاسمان تقریبن هەشتاکانە هەشتای تێ هەشتا و دوو دێ هەشتا و سەی تێ حسابی ئێمە چەند جار داوامان کردو بۆ گۆڕینی ئەم لە 2022 ڕێنمایی وەزارەت دەرچوو بگۆڕێ بۆ پاسی نوێ بەڵێ پاسی نوێ جەنابێ باشی پاسی ئێمە ئەمە ینی ئەم برا بەڕێزانە هەمویان شۆفێری پاسن و تەکسیشی تیا و بەرهەڵگریشی تایە لێرانە تۆ پاسێک کە مۆدێلی کۆنە کاتی خۆی ئەم سایقە کڕوێتی بە پارێکی باش خەتەکە ئەو کاتە خەتەکە ئێستا خەتی وا هەیە مەسەلەن پارەیەکی زۆرەکە ئێ باشە خۆبی ئەم کابراایەکە ئەم پاسە ئەگۆڕێ بەرچاو ڕوون بێ ئەم پاسەی بە چەند ئەێنێ تەکلیفەکە چەند ئەکەوێت لەسەری پاسە کۆنەکەی بەرەو چوو ئەڕۆ ئێتاکوسە هیچ بەرچاو ڕوونیەک نییە لەمانە ئێمە ئەرشی حکومەتدا ئەمانە بڵ مەسەلەن ئەمانە بخاتە بەرچاو ئێستا ئەگەر کەسێک ئێستا ئەگەر جەنابەت بتەوێ پاسێکی تازە بکڕیت بەڵێ یاسا ڕێگریت لێکە لە هێڵەکە تا دایبنی هێڵەکە هێڵ تەوزیعکردن نییە ئەبێ پاسێڵەکەی کە ئێستا هەیە ئەو هێڵەی کە ئێستا هەیە بەڵێ بێ پاسی بۆ بکڕی پاسەکە مۆدێلی 2024 بێ 25 بێ باشترە بۆ معاملە و بۆکەن بەڵام یەک مشکیلە هەیە لێرە ناکە کە گەورەترین کۆسپە بۆ شۆفێران تۆ پاسێ بگۆڕی بیکڕی بیگۆڕی ئەبێ بچی 15,000 دینار بی بەس بۆ ناوی کە ئیگۆڕیت ئێم تەکلیفمە زۆرە لەسەر سایق 500,000 دینار زۆرە ئێمە وەکو سندیکای شۆفێران دوو جار کتابمان ئاڕاستی بەڕێوەبەرایەتی گواستنەوەی سلێمانی کردووە ئەم 500,000 دینارە بکرێ بە 250,000 دینار لەسەر ئەرچی شۆفێریش کەمە بێتەوە هەم بۆ حکومەتیش باشترە ئەگەر بانکێک بۆ نمونە مەسەلەن زۆر جار دوای ئەم بەرنامانەم کاریگەری هەبووە کە کەرتی گشتیش بەدەم داواکاری خەڵکە و ناتبێ کەرتی تایبەت هاتووە ئەگەر بانکێکی لۆکاڵی یا بانکێکی جیهانی پاستان باتێ
بە نازانم بە سیستمی فائیدەی خۆی ئایا هێڵەکان قوبوڵەکەن لە هەولێر و سلێمانی و دهۆک ئەگە پاسێک لە باتی پاسێ بێ هەڵکێشەی نییە پاسێکی کۆن چێت دەرەوە پاسێکی تازە بێ هەڵکێشەی نییە هەڵغێڵەکانیش حەزەکەن کابرای ئێستا خەڵگەکەش حەزەکەی شغڵەکانیش ئامادەن خۆت ئێستا بەس ئیدارەی ئەوەیە ئاگات لە وردەکاری نیگەرانی و نازانم ببوورە وشەکە جوانێ بەس پرتەوبۆڵەی نەفەر پرتەوبۆڵەی نەفەر کە بە بۆڵەبۆڵ حساب ناکرێ حەقە بڵین ڕەخنەی دڵ قسەی دڵیان چی ئەڵێن ڕۆژانەکە ڕنجمنیش و کاک ڕزگاریش و دوو برادەری کەشمان لەگەڵە کاکجلەکە ئێمە ڕۆژانە لەگەڵم برا بەڕێزانە لە ناو ساحەکانە نومەعاناتی خەڵک ئەزانی هەموو گرفتەکان خەڵک گلی هەیە لەسەر ئەوەی کە ئەڵێ بۆچی ساردی ناکەنەوە ساردی تەبرید نەکردنەوە هۆکاری هەیە ئەمەش هەرە گەرەوە سەرشانی ئۆتۆمبیلەکە بەرگەی کردنەوەی ساردی ناگرێت من پێ دەڵێم ئەمە جەلکۆنەکە تەبریدی تیانە لە ئەساسەوە هەرتیای نییە ناتایەتی بەڵام لە کار کەوتووە ئیمکانێتیشی نییە تەبریدی بۆ تازە کاتەوانە تەکلیفەکەی زۆرەکەوێ بە نیسبەتی پاسە تازەکانی شەوانەیە تازەکەش هەڵنا تازەکەشی سە من پێ دەڵم بۆ هەڵی ناکە بانزین ئێمە کاتی خۆی کە کریس لێمانی گران بوو ئێمە وەکو سندیکای شۆفێران لەگەڵ کە کاک ڕزگار لێپرسایی هەموو هێڵەکانی ناوشارە جەنابی هەمووش برا بە ڕێزانەی مەسوولخەتەکان لێدوانمان لێوە گرتوون کە لە دەرگان نەماوە لە حکومەتە لینی کە دوو بەنزیخانە بۆ سێ بەنزیخانە دەستنیشانکەن بۆ پاس و تەکسی ناوشار بە نرخی پاڵپشتی کراو بەڵێ بە نرخی باڵگی پشت لەبەرەی کە سیعر بەرز نەبێت ئێستا ئەگەر تەبرید هەڵکەن پارەکە دەری نانێ ئێستا من پێ دەڵێم ئەگەر ڕوخسەتم بی یەکەم کوالیەتی بەنزین زۆر ئەساسە لەم شاری ئێمە کوالیەتی بەنزین کە سەیرەکەی بازرگانان بەنزین ئیستراتکەن ئەیێنن ئەبێ ڕقابەیەکی جدی لەسەر بێ کە ئەم بەنزینە کوالیەتەکەی مەزبوط بێ کە ئەو سارێ بتوانێت بەکاری بێت دوو سیعرەکەی چونکە سیعری پاس هەر ئەوە نییە کە پاسەکەیە ئەم پاسە کولفەی ساحانەی لەسرە ئەم پاسە مەسەلەن مەصرفی ئەم بەنزینە ڕێگرە لەوەی ئێوە تەبریت هەڵکەن بەڵێ یعنی هەڵی کە نەکوژێتەوە گرانە بۆ سایق دەرینایانێ ئەم بەنزین خۆیەوە بە چەند هەنگاوێک بەردەوام نرخی پاستان بەرز کردوێتەوە بەرزمان نەکردو سەیریکە بنرخی پاس ئێستا نرخی پاس چەنە بەڵێ ئێستا نرخی پاس گەڕەکەکان دوورەکەکان 650 ئەوانەی کە نەچنە ئەودی 60 500 دینارە 650 دینار نییە 500 دینارە گەڕەکەکانی کە لە نچنە سەر 60 ئەودی 60 نەکەون 500 دینارە دوورەکانی کە لە دەژی و 60 بە 650 دینارە باشە پاژەم ناوبڕا بزانم میوانەکانی ترم چییە فەرق کۆنەکە لەم هاوینە گەرمەیە کۆنەکە ئیش ناکاو تازەکە ناتوانێت ئیشی پێ بکا زەرەرەکاو ئەمە هۆکاری گواستنەوە یا ئەمە عەزابە بەخوا پاس هەیە کاتی خۆی کە جوولەکەکانیانە بر قەتڵ و عامیانەکردن ها لە ڤیدیۆ کۆنەکانە تێگەی خەڵک ئاوا عارق بە لەشایەتە یەتە خوارێ ئەمە چاکردنی ئەمەندە قورسە لە وڵاتەدا زۆر ئاسانە ها زۆر ئاسانە باش ئەمە قازانجی کیایە ئێمە خەڵک عەزاب بێپلانی و بێباکی حکومەتە نەبوونی من سایق لە خەتی ڕزگاری خەتی ڕزگاری 27 پاس بوو من مەسوول خەتیان بوو لە باشترین خەتەکانە من مەسوول خەتیان من پۆڵۆنیەکەم پێ بوو پۆڵۆنیەکە و کاتە بە 1800 دینار بوو نەفەر بە 25 فلس بوو لەبەر مزگەوتی گەورە نەفەرمان بارە کرد ئەم پۆڵۆنیا نەفەرمان سوارە کرد ئاهاتوین و ئەچوین لەبەرەوەی جادەکان نەوەکو ئێستا قەڵەباڵغی هۆسە بوو باشە نەفەری زۆر تەبیعی سەرەکەوت و زۆر خەڵکیش مرتاح بوو هیچ شێش مشکلێکی نەبوو ئێستا شارەکە بەرەو گەورەبوون بووە کە گەورە بووە فراوان بووە پلان نییە کاک ڕەنج ئێمە چۆن پلان چییە پلان ئەمەیە کە تۆ گەڕێکێکی تازە دروست دەکرێت بیر لەوە بکەیتەوە جادەکانی چۆنچۆنی بێ و مەساری هاتوچۆکانی چۆنچۆنی جاران ئەگەر 20 جار ستۆپت گرت بێ 100 جاری ستۆ بگری وانە مەسەلەن بەڕاستی لەم هەستان و وەستان و خاوکردنەوە شتە بەنزینیش زۆرتر من بەسیترین شت عەفو ئەوەی کە ئێستا بە لەم شاران ماقول لە 28,000 تەکسی هەبێت 28,000 تەکسی بە دەقیقی 3,000 تەکسی ئاڵتیماش کە لە باتی پارەی گەنمی ڕاوەقەڵەیان ئەمە چەند 31,000 سیارە بێژگە لە سپی و پرتەقاڵیەکانی کە هاتوون
بێژگە لەم ئەرنەبوو مەرنەبەی کە مەسەلەن براوە مرەوە بێژگە لە ئەمانە یعنی ئەمە بەس تەکسی ئەمە هەمووی هەر ژەهرەکا بەس هەمووی هەر ژەهرە بۆ وڵاتە ئەبێ شتێکی بۆ بکرێ خۆ سایق ئاواتە خواز نییە بۆ سایقێکی تەکسی لە خەتی دەریشەوە لە خەتی ناویشەوە مەسەڵەن ئەو نێنێ بە قیست ئەتوانێت لەگەڵ ئێوە ئەمە ئاچی حکومەت دەبەداخەوە ئێمە سێ حکومەت دەتوانێت خۆی ئەمە ئیسیراتکە ئەمە ڕێزم بێ بۆ هەموو کۆمپانیەکان ئێستا وەکو ئێمە هەموو خومان ناوەتە شوقا ئێمە بۆ نین کۆمەڵێک بۆ بەرهێنن هاان بین لە سەرروو قایمقامێتی سلێمانی و ئەو ئەرزانی کە بەتاڵن کە بەکرەیەکی زۆر ئێرێ بە سایق پاسەکانی ناوشار بۆ بەرهێنێنێک نایە گەراجێکی دەقاتی مۆدێرنی جوان دروستکە کە هەموو سیارەکان کۆکاتەوە لەلاانە پێش خەت کۆکاتەوە کۆمەلە ساری خصوصیش کۆکاتەوە قەڵەباڵغی و تەزەخومیش لەسەر جادەکان نامێنێ وەمە شتێکی ئاسانە مامازادیەمەوە خزمەتە بەڵێ کاکارم کاگڕند ئەمە ئەنجامە ئەنجامی بێپلانی 32 ساڵە 32 ساڵە کەسێک بیری لەو کەرتە نەکردوێتەوە زەرمەندترین ئێستا لەم کاتەیە سایق پاس و شۆفێرەکانێتی چونکە هەچ کەسێکیان ڕۆژی لە ڕۆژێکا 14 ساعت ئیشەکە یعنی ئەگەر بچێ لە هەر شوێنێک بێ بە حرەسیش لەوە زیاتری دەسەکەوێ داهاتی پاس واکەم بۆ داهاتی پاس یعنی 500 دەست ناکەوێ سیارێکی پێیە ئاوی لێچێ ڕۆنی لێچێ دووکەڵەکە سوکانەکەی باش ئیژ ناکە سەربانەکە ئازۆگام کردووە گەرما بەم گەرمایی ئێستاە سیارەکە لێ خوڕێ یعنی منیش بم هەرچی ببینم ئەشکێن مۆسەری یعنی کابرا تووشی عسابێک بووە کارەساتە لە ڕاستیە لە هەموو دنیاە کەرتی گواستنەوە لە 150 لە بەرەوەی قازانجی نییە لە 150 حکومت دابینیەکە بە نرخێکی ڕەمزیش دابینیەکە لە لێرە حکومت دەستی کێشاوەتەوەلەوە هەمووی کەرتی تایبەتێکا کەرتی ئێوەی دەوڵەمەنیش ڕاکەن ئەرزی ئیسtismار وەربگرن و شوقە دروست بکەن بەسم شخصی خۆنی ئازانم نەت کردووە خەریکی کارگەی کلنێکس و کۆمەڵەشتی ڕێکوپێکی و گەنجی هی نەخەیتە سەرکار ئەمە شتێکی زۆر باشە بەڵام وابزانم ئێستا تەوێ دەستبەری بۆم بوارە دەست نابم بۆی بەس پلانەکەی ئێمە وەکو ژووری بازرگانی بۆ جوانکردنی سیمای شاری سلێمانی خۆت نایکەی بازرگانی پلانتانەیە بەس پلانمان هەیە پێشەوە بەڵێ وە بەرهێنێک قەنەعەت پێەکەین کە بێ ئەم ئیشە بکە بۆ جوانکردنی شاری سلێمانی بۆ ڕاگررتنی ژینگەی شاری سلێمانی پێش جەدواکەی ئیشەکە چییە؟ بەڵێ ئەم ئیشە دوو اختیارمان هەیە هێشتا بڕیارمان لە ئیشیان نەیەوە شاری سلێمانی مەساحەی شاری سلێمانی زائیدێکی لێبین یان لە سیتە تازەکانەوە بۆ ناو شار بە شەرتێک تەسیری لە خەتی پاس هیچ خەتێکیان نەکات تەسیر لە تەکسیش نەکات وەکو نرخ لە هەموو دنیاە چەند سعرێک هەیە لە بڵێن لە دوبەی ئەتوانی بە $2000 نەخەڵبی بۆ شوێنێک ئەتوانی بە $2 نەخەڵبی بۆ شوێنێک لە ئەستەمبول ئاینیشت لە ئێران با بڵێن ئەو شارانەی نزیک بە 20 وەرەقە نەقڵ هەیە لیمۆزینێکێ بە شوێن تا دەرگاو بۆکەنەوە سکورتی لەگەڵایە ئەو با بۆ شوێنەکە ئەشتوانی کابرایکی هەندی بە $1 چێتە سەری شەکەی خۆی ترامپ هەیە پاسی تر هەیە میکرۆ هەیە پاسی 8 نەفەریە تەکسی هەیە بە پێی ئەم تەدەرەوجانە من ئەڵم جاریان پاسانە بگۆڕنەوە بە لیمۆزینمان بۆ ئاخر کە باسی ئەو بۆکەم لێرە تەدەروجمان نییە ئێمە لیمۆزینەکە و نەخێر لە بینی تەکسی و ئەم پاسە کۆنانەیە کە بە $1000 نەفرێک سوار کارەباییە کارەبایی نییە نەخێر کارەبایی نییە خەتەکەی وازەح بێ لە خەتەکەی خۆی لا نەیات بەرنمەیەکی ئەپلیکیشن هەبێ لای تەلەبەکان لای خەڵک لە شوێنی 200 پاسە کۆنەکە داینن لە شوێنی 200 پاسە کۆنەکە 200 پاسە کۆنەکە بێنین خەتێکیان لەمانە بینێ هەر بە هەمان شۆفێر بە هەمان شۆفێر ڕەنگە لەوانەیە ڕازی بڵێ ئەبێ شتێکی مغری بینێ بۆی کابرا ڕازی بێ ئەم پرۆژەیە ڕەبحی نییە کەسنان بڕاو ناکە نەخێر لە پێشار بەرژەوەندی ئەوان حساب کراوە ڕەبحی نییە بۆیەوە بەرهێنێکمانەوێت دڵسۆز بێ ئەم بڕەپارەیە بات هاتووە بڵێ ئەم بڕەپارەیە بات بەبێ قازانج تا 3 ساڵیکە پارەکەی دەستکەوێتەوە وەکو خزمەتێک بۆ شاری سلێمانی کەس هاتوۆتە پێشە بەڵێ خەڵکاتەواری جێبەجێکردنەوە ئەگەر ئێمە هەوڵی بۆین وە بەرهێن بانگەکەی قسەی لەگەڵاکەین
ئەگەر نەبوو تەکلیفیان لەکەین ئەگەر نەبوو بە لە هەر ڕێگایەکەوە بێ فشارێکیان لێ بکەین ئەگەر نەبوو سواڵیش بکەین بۆ ئەم پرۆژەیە ئەیخێنێت بواری جێبەجێکردنەوە. وڵی ئیشەڵا ناگاتە سوال باشە. کاگارام ینی بۆ نموناڵی سلێمانی بکەین بە زائیدە یعنی چۆن؟ یعنی لە چۆن مەساحەی سلێمانی ئەخرەزام چ گەڕێکێکە گرێتەوە مەسەەن بڵێن لە شاری توی مەلیکەوە بۆ توی مەلیک توی مەلیک ناو شار حساب بکرێت توانین بڵێن لە خەسەخانی شۆرشەوە بۆ مرکز لە مرکزەوە بۆ سەرچنار یا لە حاڵەتی دووهەم لە سیتێ تازەکانەوە کە هێشتا خەتیان بۆ دانراوە. یعنی ئەخیر پۆینتی شار بۆ پاسەی پۆینتی شار حوتی بەیانی ئیشەکە بۆ 1 نیۆڕۆ 1 شۆفێریشی لەسەرەکە 1 نیۆڕۆ بۆ 8 ئێوارە شۆفێرێکی تر ئیشی لەسەرەکە. سیارەکان مۆدلی 2024 ئەبێت تەبریدی بەردەوام کراوە بێ کورسی هەڵگەڕاوی تیان نییە یعنی بەڕێ کورسی بێ زەحمەتی تیان نییە مەساجیشی تیان نییە. ئێستا پاسانە کە سوارە بی هەر شانە دەشێلن ئەبێ باقیەکەژی تۆ مەسئولی دەی بۆ بگێڕیتەوە پارەی بە FIB بەکارت ئەتوانێت دوو حاڵەت ئەتوانی بەوە بییت ئەتوانی کە کارتیش تایبەتی بۆ دروستکەین یا وەرەقەیەکی بۆ دروستکەین لە ڕێ ئەوە بلیت بکڕی بەشی بلیت بکڕی وەک وەختی خۆی خۆ 50 ساڵ لەمەوە پێش لە ناوشاری سلێمانی وابوو پاسی مەسلحەی بلیتێکمالوان بوو بڵێ بە 75 فل سوارە بوویت ئەگەر تەلەبە بواە زۆراتوشۆی کردایە دەفتەرێکی بچوو چێکڕی 50 پسەکە لەسەری مەلاکەمالی ڕەحمەتی بەو ئاهەوە سەرینایەوە ئەیویست ئەو پاسانە بهێنێتەوە و دای بنێتەوە کاگازادی مەلا ڕەنگە ئاگای لەو چیرۆکە بێ 2000 جار شوێن نەما مەسئول نەما لە دەرگاکەینەدا دوایی شوێنی مەسلحەکەیان کرد بە شوقەی سەکەنی وانە لە کاتێکا ئێستش لەو شوێنە گونجاوتر نییە بۆ کۆبوونەوە و مرکز بێ بۆ ئەو پێڵەن بەرژەوەندی گشتی تاک لە بەرژەوەندی خۆیان بیرەکاتەوە سەر جادە ڕئیسیەکەی جادەی سالمی بەرە کابرایکە بە شوقا پاری دەستکەوێ بەس ئەبێ کەسانێکە بێ بەرژەوەندی گشتی کەرتی گواستنەوە گرنگترین شتە بۆ دەستان لێشتووە با بچمە لای مامۆستا هەڵکە و عەبدوڵڵا ئەم ڕاپۆرتانت بینی ئەوەی ئەڵمانیا خۆت ئاگات لێتی حاڵی ئەم خەڵکەشە بینی ئەمە ناو ئەنەی چی ئێمە هێڵی گواستنەوەی گشتیمان هەیە بڕای من ئێمە لە کوردستان شتێکمان نییە ناوی پبلیک ترانسپۆرتیشن بێەوەی پێی دەوترێ گواستنەوەی بە کۆمەڵ ئەو پێناسەیی کە ئەڵێ گواستنەوەی گشتی کە بریتیە بە تاقی تەنیا لە تەکسی و لە پاس و ئەم دوانش لە سلکی ئێمەدا لە هەرێمی کوردستان ناچێتە ناو پێناسە جیهانیەکەی گواستنەوەی بە کۆمەڵ لەبەرەوەی مەرجی گواستنەوەی بە کۆمەڵ ئەوەیە کەوا تۆ چەند هێڵێکت هەبێ و هەر یەکێ لەو هێڵانە بە کاتی دیاری کرابێ ینی لە نقطەی جۆر بە جۆرەوە کۆمەڵە ئۆتۆمبیلێ ئەم ئیشە جێبەجێ بکە کە بتوانێ سەلامەتی ئاسوودەیی تەندروستی سەرنشین دەستەبەر بکە چکەم سیانە زۆر گرنگە ئاسوودەیی چییە ینی کاتێت تۆ سواری ئۆتۆمۆبیلەکە دەبی ئۆتۆمۆبیلەکە وەکو بە ڕێزیوتی نەچێلێ ماندوود نەکە لە ناو ئۆتۆمبیلەکە تۆ بە ئیسراحەت دابنیشی و مەترسیت بۆ دروست نەکە ینی ئۆتۆمۆبیلێک نەبێت کە ئۆتۆمبیلێکی 50 ساڵ هەمیشە ئەگەری نییە تای دەربچێ سوکانی ئەکیت هەیەی بەڵام من حەزەکەم لەگەڵ ئەم بەڕێزانی لێرەش دانیشتوین باسی ئەوە بکەم کێشەکە بە تاقی تەنیا حکوومەت نییە ئەوە دێمە سەری کێشەکە دوولایەنەیە چۆن دوولایەنەیە ئەی سلمێنین چکەوە چۆن دوولایەنەیە و لەلایەنی تەندروستیشەوە ئەوەیەکەوە ئەو پاسانە بەلای کەمەوە ئەبێ لە کۆتایی هەموو گەشتێکی ڕۆژە بە مەوادی دژی بەکتێری و ڤایرۆسی پاک بکرێتەوە نەک بە تاقی تەنیا گسک بدرێت کە جاری وایە بە هەفتەی جارێ ئەمە جێبەجێ ناکرێت واتە گواستنەوەی گشتی ئەبێ بە پلانێ بێ و مەرجەکانی سەلامەتی و ئەو سێخاڵی کەوا من باسم کرد تێیدا بێت فەرموو کەواتە یەکێک لە مەترسیەکان کە لێرە حسابی بۆ نەکراوە ڕەنگە هۆکاری بێ بۆ گواستنەوەی نەخۆشی بەڵێ کەواتە بێت تەعقیم بکرێت بەڵێ هەموو پاسەکانی دنیا ینی لە وڵاتانی پێشکەوتوو ئەم پاسانە لە دوای هەموو شەفتی ڕۆژەکە بە شەو پاک دەکرێتەوە ئەنج ئاچێتەوە ناو خزمەتی هاوڵاتیان لەبەرەوە ئێمە وەکو بەڕێزان وتیان لە هەرێمی کوردستان حکوومەت پلانێکی نییە بۆ ئەوەی گواستنەوەی بە کۆمەڵ بکاتە سیستەم چکە گواستنەوەی بە کۆمەڵ یەکەمە بێ ڕێنمایی دابنی بۆ ئەوەی ئەو پاسانەی پێویستن دە هێڵەکانە ئیشکەن مەرجەکانیان چی بێ
بەڕاستی ئەم مۆدیێلی 21 نەفەری و بچووکتر لە 21 نەفەری هینی سەردەمی 20 ساڵ لەمەوە پێشە لە هیچ وڵاتێکی دنیا ئەم مۆدیێلە نەماوە. ئەبێت تۆ مۆدیێلی پاسێ بینیتە سەر شەقامەکان کە جگە لەوەی 30 کەسی تیادادەنیشێ تۆ 30 سیارە 30 ئۆتۆمۆبیل لەسەر شەقامەکان کەمەکەیتەوە بتوانێت 30 پیادەش لە ناویا بەسەر پێوە بۆستێ بۆ تۆ بتانی 60 سەرنشین بگوێزیتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێ و لە کاتی دیاریکراودا پێی دەگەی و لەناو ئەو پاسەشدا هەندێک خزمەتگوزاری تێدا هەبێت کەواتە هەر پاسێک ئەتوانێت 60 ئۆتۆمبیلی سەر شەقام کەم بکاتەوە. بەڵێ ئەمە سوودی چییە؟ یەک لە ڕووی ژینگەوە ژینگە پارێزیە چونکە لە بریەوەی تۆ 60 ئۆتۆمۆبیل لەسەر شەقام بێ تۆ 60 لەسەر شەقام نابێ یەکێکە بێ. لە ڕووی تێچووەوە تۆ ئەگەر 60 ئۆتۆمۆبیل لەسەر شەقام بێ 60 پارەی بنزین و پێداویستەکانی ئۆتۆمۆبیلەکەی بە یەک ئەگزۆس. بەڵێ ئەیکەی بە یەک ئەگزۆس. اینجا لەگەڵ ئەوەشدا تۆ ئەگەر ئۆتۆمبیلی تاکە کەسی ئەوەی شخصی پێدەوترێ کەم بکەیتەوە ناچار نابی شەقامی زیاتر دروستکەی کە ناچار نەبووی شەقامی زیاتر دروستکەی ڕوبەری سەوزی لە وڵاتەکە تا زیادەکە نسبەتی دووەم ئۆکسیدی کاربۆن کەمەکە. خوا ئۆتۆمبیلی خۆت بەکارێنی وەکو ئەو دانیمارکەی کە لێی ژیاوی من کە بۆ نمونە ئەچمە دانیمارک و ئەچمە فنلەنداش یعنی سەفەری ئەو دوو وڵاتە بە بەردەوامی دەکەم زۆرم پێخۆشەکە ئەچمەوێ بۆ چکە کە من سواری پاس یا شەمە نەفەرە بم بۆ خۆم کتێبێگرم بەدەستمەوە ئەو 20 دقیقە 25 دقیقەی تا گەمە شوێنی خۆی من و کتێبە خوێنمەوە یا لە ناو مۆبایلەکەما سەیری هەندێک زانیاری دیاریکراو دەکەم بەڵام لێرە کە سواری ئۆتۆمۆبیلەکەم دەبم ئەبێ زۆر وریای خۆم بم مەسەلەن وای دابنێ من لە پاسێکە ئەکەومە تەنیش خانمێکەوە بۆ نمونە لەبەرەوەی پاسەکان تەسکە من ناچارم زۆر خۆم بێنمەوە شوێنی خۆم تەسکەمەوە نەخوا نەخواستە قاچم یا دەستێکم بەر سەرنشینی خانمەکە بکەوێ ببێتە کێشەیەک ئەوە جگە لەوەی لەوانەیە ئەو کەسە نەخۆش بێ لەوانەیە ئەو کەسە کۆمەڵێک گرفتی هەبێ ئێمە کاکە ڕەنج لە کوردستانە کاتی ئەوە هاتوو ئەم بەڕێزانە گوێ لەو قسەی من بگرن زۆر گرنگە دوایی بە بەڵگەش ئێسەرمێنم لەسەر ئەو پاسەی کە تۆ باسی کرد بۆ حکوومەت 2 ساڵ لەمەوە پێش بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی هاتوو من بان کردم وەکو ڕاوێژکار قبولتان نەکرد پێدەڵم سەبەبەکەی چی بوو کە قبول نەکاوە نەبوو حکوومەت قبولی نەکرد ئێمە کێشەیەکمان هەیە کە لەگەڵ ئەم برایانە ئەبێ باسیکەین بەرژەوەندیەکی هاوبەش هەیە بەرژەوەندی گشتی کە حکوومەت دەبێ بیپارێزێ بەرژەوەندیەکی تایبەت کە ئەم بەڕێزانە ژیانیان لەسەر پاسەکەیانە ئەبێ ئەم دوانە کارلێکردنیان هەبێ بتوانن ئامرازێکی گواستنەوەی بە کۆمەڵ بێن ئاراوە هەم ئەم لە باڵیا بژی و هەم حکوومەتیش پلانی بەرژەوەندیەکانی بە کۆمەڵ جێبەجێ بکات شۆفێرەکان ڕازی نەبوون کەواتە بەشێکی شۆفێرەکان بوو مەسەن کە دەیتە سەرەوە کاگازات بەڕێز باسی کرد منم خەتەم وەختی خۆی کڕیەوە بە 3 دەفتەر بە 4 دەفتەر ئەی منەوە 4 دەفتەرم لەکوێ دەستکەوێتەوە ئێمە بێ چارەسەر کرێ ئەکرێ ئێمە هەتا ئاخری زەمان لەبەرەوەی بەڕێزێک پاسێکی کڕیوە هی خەتەکەی ئللا هەرە بێ و تەحەکوم بەو خەتە بکە یاخود ئەبێ حکوومەت بێ هاوکاری بێ پاسێکی بداتێ ئەگەر ئەم خۆی نەشی توانێ ژیانەکەی دابینکە با حکوومەت بێنێ تەعینیکە بە شەفتی دیاریکراوە مەحاشێکی باشی بدات کەواتە ئێستا لەبەر ئەوەی شۆفێر و حکوومەت ڕێ ناکەون باجەکەی خەڵکی هاوڵاتیەیدا بە بڕوای من ئەمە یەکێکە لە کێشە هەرە گەورەکان ئەزانی ئەو پاسانەیەوە قوبوڵتان نەکرد ئیرا بە پاکستان بەڵێ ئەدرێ من نمونە دەدەم بانیان کردم وتیان تۆ ئەگەر ئەم پاسە وەربگری وەکو بیرۆکە چی لێەکەی وتم ئێمە هەندێ ناوچەمان هەیە مرۆڤێ بۆ ئەوەی بپەڕێتەوە بۆ شوێنێک ئەبێ 2 پاس یاسیان بگۆڕێ مەسەن یەکێ لە ڕاپەڕینەوە ئەوێ بگاتە خەستەخانی شۆڕش ئەبێ بەلای کەمەوە دوان بگۆڕێ بەڵام ئەگە تۆ بێنی ئەم خاتە ینی با من زائیدەکەی مامۆسا باس بکەم ئەم پاسە وتم ئێمە خەتێکی زائید دروستکەین یەکێکی لە سیتەکەوە دەست پێ بکە هەتا دەچێتە خواری سلێمانی یەکێکی لە تاسوجەوە دەست پێ بکە هەتا ئەچێتە ئەو دیو خەستەخانی شۆڕش بەڵام کە ئەگاتە سەر 6 مەتری دانەیەکیان بەم لایە بڕوە دانەیەکیان بەو لایە بڕوە ینی عکسیکەنەوە ئەو کاتە هەموو ئەو کەسانی کە ئەیانەیە بۆ کۆمەڵێ شوێن بڕۆن بەم پاسە سوار دەبێ وەدا دەبەزێ لە شوێنی دیاریکرای خۆی پێویستی بە 2 پاس نییە واتە ژینگە دەپارێزین واتە پارە کەمەکەینەوە مەسروفاتی ڕۆژانەمان و ئاسوودەیش بۆ سەرنشینەکان خستۆتە سەروەرەقەش بەڵێ بە وەرەقە هەبوو من دامە وەختی خۆی لەگەڵ کاکبەرزانی شێخ عوسمانەوەی بڵێن جێگری سەرۆکی پارێزگا بوو لەگەڵ حەمید فەریدون کە بەڕێوەبەری هاتوچۆ بوو پاش ماوەیە لێم پرسین ئەرێم پرۆژەیە چی لێ هات وتی وەڵایی ناکۆکی لە 2 تەرەفەوە هەبوو یەکێکیان حکوومەت کە پێی وایە
مەسەڵەنەگە سیارەیەک لە ئەوروپا یەکێتی ئەوروپا پاسێک بۆ 12.8 ینی 12 ساڵ و 8 مانگ بەکاردەهێنرێ لە بواری تەکسیدا من لە دانیما خۆم ئیشی تەکسیم کردووە 250,000 کیلۆمتر خوایە کرد ئەو سیارەیە زۆر بە جوانی بمێنێتەوە لە دوای 250,000 کیلۆمتر ئەو سیارەیە خاوەنەکەی ئەیفرۆشێتەوە چێتە تایبەتەوە پاسی ئێمە هەیە لێرە ئیشەکە لە ئەوروپا بێ ڕقمی تایبەتی لێنوە بێ بە ئەنتیک بەڵێ نەک ئەوە لەوێ مەسەن تەکسی کە وتمان 250,000 ئەو کەسە کە کڕیوێتی بە زەریبە کڕیوێتی بەڵام کاتێ ئەم تەکسیە ئەی کاتە تایبەتی زەریبەی لێ نادا واتە قازانجێکی لەو سەرەوە دەکا لەو پارەی تەکسیە بۆ لە ئەڵمانیا ڕقمی سەوز و زەرد هەیە بەڵێ هەندێک ڕقمی ئۆتۆمبیل هەیە بۆی نییە بێتە ناو شار بۆ خەتی خارجیە ئەمەی ئێمە هەر بووی نییە هەبێ کاکە ڕەنجگا من تێبینیە گەدەم لەسەر ئەو مەسەلەیە من دەڵێم لایەنی پەیوەندیدار لە سەرەتای ڕوخانی سەداما بوو ئەم ئۆتۆمۆبیلانە بە ڕەنگی ئێستا ئەو خۆڵەمێشە ڕەنکرا هەچی سپی و پرتەقاڵەکان بوو ڕەنکران و خاوەنی ئۆتۆمۆبیلەکان پاریان تیا سرف کرد بەڵام لە دوای ئەوە 2 ساڵە من چاودێری دەکەم ئەم سیارە پرتەقاڵی و سپیانە لە ناوچەکانی حکوومەتی عێراقەوە دێنێ ئەم ناوچەیە یەک هاتوچۆ قسە ناکە ئەمە پێی دەوتێ پێشبڕکێ لەسەر ژیان تۆ ئەو تەکسیانە پاریان سرف کردو تۆ سەد لەو تەکسیانە دێنیتە ناوەوە ئەکەویتە ململانی بەرژەوەندی لەگەڵ ئەوانی دیکەدا ئەمە یەکەم خەلەل 2 تەکسیەکان تۆ بە پێی سەرنشینە معقول نییە 3 هاوڵاتی ئێمە تەکسیەکی بەربکەوێ پێویستە 12 هاوڵاتی ئێمە تەکسیەکی بەرکەوێ هەرچی کەسێ هەیە مۆڵەتی گشتی هەبێ هی تەکسی ئەچێت تەکسیە کڕیوەکسە دەست بە ئیژەکە ئەمە نابێ بۆ شێوازە بێ کاگازات ئەم پرسیارە و لێکم وچمەلای مامۆستا جەنابەت خۆت وەکو بەڕێوەبەری کارگەڕی سندیکای شۆفێران هەفتەی چەند جار بە پاس هات و چۆکی من هەموو ڕۆژێ سارەکەم نیانم بە پاسات شۆکم خۆم هەموو ڕۆژێک ئەی چه حاڵێکت هەیە وەڵی خراپە ئاچووکە جێگە نیە لای ئێمە مەسەر لە شوێنەکەمان جێگە نییە سارە ڕاگری من بۆ ئاماژەیەک بۆ قسەی مامۆساڵگە کە ئاماژەی پێ جاکردنەوەی خەتی دەرەوە لەگەڵ خەتی ناوە ئێمە ئێستا ئەو لۆگوانە هەمووتان ئەزانن لە هەرێمی کوردستانە بڕیاری لۆگۆ چۆتە بواری جێبەجێکردنەوە ئێمە کێشەی ئەمەکەی لۆگۆ کوواڵەتی بەڵێ ئێستا هەتاوەکو ئێستا لە 2009ەوە ئەم بڕیارە دراوە لە وەزارەتی ناوخۆ هەتا ئێستا 2024 نانی نەهاتوونەتە پێش و حکومە بە جدی ئیش لەسەر ئەمە بکە ئەم تەکسیە جیاکاتەوە نەچێتە دەرەوەی ئەوەی دەرەوەی شار نێتە ناوشار ئەوەی ناوشاری نەچێتە دەرەوەی شار ئەو سلکە قام ڕەبحی نیە قازانجی تیانێ هیچ کۆمپانیایکی حیزبی نایەتە پێشەوە ئەزانی بۆچی بڕۆم پێ بکە ئەتوانرێ بکرێ بە قاز ینی وای لێ بکرێ و ڕێک بخرێ و قازانجی تێدا بێت ئەزانی بۆچی وای لێ بکرێ مەسەلا لەستا چەند پاسەیە لە 160 لە من مەسوولم لە قسەی خۆم لە 160 لابە باقیەکەی تری ئیکتیفای سلێمانیەکە ئەزانی چۆن قازانجی تێدا لە 160 کاگازات پلەی پێنجەم پەنجە ئەمان کوژ چۆن مەسەلەن چاکی بکەینەوە قازانجی تیان ئەزانی مەسەلەن حەب هەیە 2 دەنگ 3 دەنگی چۆتە دەفتەری $، کە تووشی شێر قازانجی گشتی تێدا بەڵام دوای ئەم ناوبڕا ئەمێ مامۆسابورهانی ژۆکزاری دەرفەتی ئەوانی شێم دەرفەتی جەنابی شتێم تر دوای ئەوە ئێوە قسە بکەن بەیەکەوە چونکە ئەمە گرفتێکی زۆر گەورەیە دوای ئەو ناوبڕا دەرفەتی تۆ شێم کاک ڕزگار دەرفەتی هەمووتانم بنەرانیێژە ئێستاگەڵ بەڵێ بەرەزان جارێکتر سلااوان لەبێت مامۆستا بورهان بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە ئایا چارەسەرەکەی ئاسانە بەلای تۆ وەکو پسپۆڕێک یان نەخێر چارەسەرەکەی ئاسانە ئەگەر ئیرادە و ویستەکە هەبێ زۆر سپاس ڕەنج بە دڵنیایە کە باسی ترانسپۆرتێشنەکەین باسی گواستنەوەکەین هەموو وڵاتێک هەموو شوێنێکی سەرزەوی کێشەی تیا هەیە هەر کاتێک ئیرادەیەک هەبێت خواستێک هەبێت بڕیارێکی جددی هەبێت ئەمانە لە پشتیەوە کە باسی گواستنەوەکەین کاگڕنج ئەبێ ترانسپۆرتێشن ستەدیمان هەبێ ئەبێ ئێمە بزین لە سلێمانیە خەڵک ڕۆژانە سعات چەند دەرەچێت لە ماڵەوە دەرەچێت بۆ سەرکار ئەچێ بۆ بزنسەکەی ئەچێ بۆ داوام بۆچی شوێنەچە بۆی ئاراستی تریپەکە بزین ئەمەیەک ئایا لە شوێنی کارەوە گەڕێتەوە بۆ ماڵەوە 5 دەرەچێت بۆ کارقەتە توانێت بە پاس بڕۆ لێسانە بە دڵنیا لێستا لە واقعی کوردستان شەوەچێ بۆ کارەتوانێت بە پاس بڕۆ
بەم سیستەمە و هەلومەرجی کە ئێستا هەیە ئەگەر سیستەمی گواستنەوە بوێ بە شەفت ڕستەم بەیەنی یەکی منشت ئێمە ئەگە بمانوێ خواستێکی جددی لەسەر گواستنەوە سەرتاپای پارێزگاکانی عێراق و کوردستان هەبێت پێویستمان بەوەیە توێژینەوەی جددی بکەین لە بواری ترانسپۆرتیشن لە بواری گواستنەوە داتامان پێ بێت چیە خۆشەویستان دەست بینە بۆ هەر چارەسەرێک ئەگەر داتای دروستی لە پشتەوە نەبێ ڕاستە بڕیارێن بەڵام لە نەتیجە بڕیارەکە بەشێکی لە کێشەکە چارەسەرەکانی بۆ یەکە داتا و حاضر کردووە بەڵێ بەنسبە ئەمە گەسێرێکی عێراق بکەین و کوردستان بکەین بۆی ئامانجەکانمان باش بیپێچین معلومی جەنابتانە تیر تۆزێک ئەچێتە دواوە ئەنجا بەرەو ئامانجەکە ئەڕوات ئێمە باسی سلێمانی و عێراق بکەین ئەبین لە عێراقە لە ساڵی 1970 مدحەت پاشا کەوالیە بێت بیل لە هێڵی تراموی ئەکاتەوە لەو کاتەیە بەڕێزان هێڵی تراموی لە بینی ساحەی شۆدا و کازمیا دروست دەکات بەڕێزێکیش جێبەجێیەکات لە ماوەی ساڵێکە ئەم هێڵت جێبەجێیەکات ئێمە کەواتە پاشخانی گواستنەوەی بەگشتی باڵێن لە عێراقا پاشخانێکی باشی هەیە بین بۆ سلێمانی ئێمە ئێستا واقعین سلێمانی باسکەین دیقەت بین لە سلێمانیە لە ساڵی 1999 ملیۆنێک و 400,000 کەس لە سلێمانی هابووە لە ئێستاە 2 ملیۆن لە پارێزگای سلێمانیا دانیشتوانێتی لە ساڵی 1999 هەموو 100 کەسێک 3 ئۆتۆمبیلی بەرکەوتووە بەڵام لە ئێستا 37.6 ئۆتۆمبیلی بەرەکەوێنی هەموو 100 کەسە 37 ئۆتۆمبیلی لە سلێمانیا بەرەکە ئێمە هیوادارین خەڵک ئینکەمی باش بێ هەمووی بەڵام ئەمە ڕنگدانەوەی لەسەر گواستنەوە سیستەمی گواستنەوە فەلسەفەی گواستنەوە ژێبێ بۆ ئەوەی ئێمە بەجددی بیلەمانە بکەینەوە ئەو پرسیارەکەین ئایا دیدگای حکوومەت لە گواستنەوە دیدگایکی ڕۆشنی هەیە ئەگە دیدگا ڕۆشن بوو استراتیژەتی ڕۆشنە دەبێت کە استراتیژەتی ڕۆشنێ بوو اینجا ئامانجی گەورەی گواستنەوەمان ئەبێت لە ئامانجەوە پلان دەست پێکە کە ئێمە ئەگەر توێژینەوەی باشمانە بوو داتای تەندروستمانە بوو دیدگای جوانمان هەبوو ئامانج جوانمان هەبوو لەگە استراتیژە ئەو کاتە بڕیاری تەندروست دروستە بێ لە دوای چی تەمان ئەو کاتە پلانینێتە پێشەوە ئێمە کە باسی ترانسپۆرتیشن دەکەین یەکە من پێکەنەی ترانسپۆرتیشن پلانینە لە ڕاستە هەر گواستنەوەیەک پلانی نەبوو دڵنیا بە ئیش بۆ شکست دەکەین ئێستا ئەگەر بەڕێک و ئێستا خۆت چەندێکە بێ بە پاسات و چۆت نەکردووە من هەفتەی جارێک 2 جار کە ئەسمە بازار بە پاسەچم بەڵێ ئێواران و هەفتەی حاڵت چۆنە ئەو سەرنجانەی هەتەوەکو پسپۆرێک چیت توش دێ بەڵێ بەداخەوە ئەو ئێمە کە باسی مامۆسای بەڕێزیش ئاماژەی پێ کە باسی گواستنەوەکەین یەکەمین شت ئەبێ سەلامەتی کەسەکە داوینکە سەلامەتی هەر ئەوە نا تووشی ڕووداو نەبن کاکم پانتۆڵێکی تازەی کڕیوە دادێک تەنورێکی تازە کراسێکی تازەی کڕیوە کە کاتێ هەڵە سێدیان دانیشە لە کاتێک گەزانی یەک بزمار ئەوە زەرێکی لێە ئەمە کە جێ هەر باسیش نییە وەختیە بۆچی پاسەکانی ئێمە لە ڕاستیا بەشێکی باشیان کۆنن ئێمە ئەو داتانی کە لای براتانە لە راپۆرتەکە باسی 1400 باڵانە 1450 پاسی کرد لە سلێمانە 1151یان لە ساڵی دوای 2001ەوەیە تەسەورەکەن لە ساڵی 2007 زۆرترین ژماری پاسمانەیە کە 7 ساڵ تەمەنی بەسەر تێچوە 450 پاسەیە لە سلێمانیا جا قسەکەم لەکوێ یەکەمیان سەلامەتی لە هەموو ڕێیەکەوە لە ڕاستە لە ڕووی دەرونیەوە ئایا مستواری ئەم پاسا بم لە ڕووی سایکۆلۆجەتێکی ئارام بۆ دروست دەکات چ جایەوەی پانتۆڵەکەم کراسەکەم کە داوا بەزم ناکەوم لە خاڵێکە کە ئێمە باس ئیفیشەنسیەکەین لە ترانسپۆرتیشنە لە کاتی خۆیان ئەم گەیەنێت توانستی ئەم پاسا لە کاتی خۆیان ئاڕوا ئەو شۆفێری کە لێ یەخڕێ خۆی ئاسوودێ لە جێبەجێکردنی ئەم کاری خۆیان من باقە هەندێک داتان وەرگرتووانێ خۆشەویستێک کە پاسەکە باڵێن شۆفێرەوێ لە سلێمانی ئەگە بە ڕۆژانە ئیشکا 35,000 ڕۆژانەیەتی لە باشترین حاڵەتا پاسێک من ئەگەر هەڵانە بم ڕاستکەنەوە لە مانگەکە 7 ڕۆژ ئیشی فعلی هەیە بازی خەتمانەیە 11یانەیە ئەشێ بازێکیش بگاتە 20 ڕۆژ کەواتە ئەم کاکی شۆفێرە 10 ڕۆژ دەبێت لە ماڵەوە دانیشە لە گیرفانی خۆی بژێنێ ئەمە خاڵەیەکە منی سەرنشینیش کە سەرەکەوم ئەبینم دیلەیمان ئێمە کە باسی ترانسپۆرتیشنەکەین پێویستەکان من لە کات و وادی خۆیان بگەم چۆ کات
لە تەحلیلکردنا پارەش هێزە لە ڕاستە کە من وەگە لە راپۆرتەکە باسی کە لێرەوە بۆ شوێنێ بچی 50 خولەکی پێ بچێ کە قەرارە بە 25 خولەک بگەم یان ئەبێ یەک چارەک ڕاوەسم لەبەرەوەی 3 پازێت هەمووی قەپاتە بەشی منداکە بەڕاستی ئەمە هەمووی مەعاناتی فەرمانبەری ئێمە کەواتە زۆر ئەستەمە بەبێ دواکەوتن بگاتە فەرمانگەکەی من لێرەوە یەک ئاماژێ بە شتێ بکەم من واستەکەم ناچار کراوین واز لە پاس بێنین بەرەو ئۆتۆمبیلی تایبەت بڕێن داتاکان کە باسمان ئێستا لە عێراقا سلێمانی لە ڕووی دانیشتوانەوە چوارەمین ڕزبەندیەوە لە دوای بەغداد نینەوە بەسڕە سلێمانیە بەڵام لە ڕووی ئاماری هاتوچۆوە تەسەورەکەین سلێمانی لە 9.5 کۆی لێخوڕەکانی عێراق پێگەیەنێ لە 9.5 هەرێمی کوردستان باسی کوردستانیش بکەین باسی دۆک و هەولێری خۆشەویستیش بکەین بەم سێ پارێزگای و پارێزگای هەڵەبجەشەوە لە 125 لێخوڕەکانی عێراق پێگەیەنێن ئەی خێرێ من لە دانیشتوانە لە 14 بەڵام لە لێخوڕەکانە بۆیە وا هەستەکەین باقەت احتیمامان بە ئەمە بە پلانە تەسەورەکەی یا بێپلانیە بەشێکی بێپلانیە ئەشێژ بەرژەوەندە تایبەتەکان نییە ئەگەر پاس مەحو بێتەوە چێ قازانجەکە من سەرنجان بۆ هەموو خۆشەویستان بۆ چەند داتە لە ساڵی 99 ئێمە 43,000 ئۆتۆمبیل لە سلێمانیا بووە لێخوڕ لە ساڵی 2005 لە دوای گۆڕانکاری لە عێراق و هەموو ئەوانە ئەزین شەحنیش لە سلێمانیا پیا بووە 93,000 ئۆتۆمبیلە بووە ئێستاکانە 721,000 ئۆتۆمبیل لە سلێمانیا هەیە ئەمە داتای فەرمی کامەی باسی ماڵەکانی 2024 تانە 2024 دیقەت بن ئێمە 600,000 و شتێک ئۆتۆمبیل لە ماوەی لە 2000 لەم 90 ساڵە لێرە زیایی کردووە کەواتە وەسعیان دروست کردووە ئۆتۆمبیلێ نەبێ ناگەیت وا کرا ئەنجا خاڵێکە ئەو ئۆتۆمبیلانش کردن لە ڕاستیا وەکو ئۆتۆمبیلی تایبەت ئەنی باڕاستی بازێکیان ئەمە توێژینەوە ڕوپێویمان کردووە ئەنی بازێکیان ئەوەی ڕوودا و زۆربەی لەم من لێرە جۆرەکان ناڵم بەڵام بازێکیان سەبەبن بۆ ڕوودا ئۆتۆمبیلی زۆر بێ کواڵیتی هاتۆتە کوردستان کە لە هیچ شوێنێکی دنیا کە کواڵیتی کۆنتترۆلی قابلکردنیا لاقل من ناتوانم ئەوە بەڵام زانیاریەکان و داتاکان ئەوەی کە ئێمە تەحلیلمان کە ئەومان بۆ پشت ڕاستەکاتەوە بۆ نمونە 3 جۆر ئۆتۆمبیل هەن لە سلێمانیا بەش حسەی ئەسەدی ڕووداوەکان بۆم 3 جۆرە ئەگەڕێتەوە ئەمە خاڵێک جا ئەمە لێرە یەک شتی کەژە بێگرنە ئەو داتانە چۆن کۆکراوەتەوە براتان من وەک مامۆستای زانکۆ توێژەرم داتاکان هەمووی لێ بەرپرسم داتاکان ئەتوانین بەڕێزیشتان سێکی بۆ بکەین بڕین بۆ داتاکە بڵاو کراوەتەوە توێژینەوەکە ئەفەن باقەت ئێمە سوپاس وخواتایسە 3 توێژینەوەمان فعلیان لەسەر سلێمانی کردووە لە بواری شۆفێر و سایکۆلۆجی ناوی ئۆتۆمبیلەکەشتان نووسیوە چی و چییە ئەفەن مۆدێلەکان ناوی براند و مۆدلەکەی بەڵێ ئەتوانین بڵێن ئەوانشمان لا هەیە جۆری فلان مۆدلی فلان ئێستا هەر دێت بازێکیان بەرداوامن بەڵێ بازێکیان بەرداوامن ئەگەر نەڵم هەمووشیان بەرداوامە بەس من لێرەوەی سەرنجەکە جەنابی وەزیر یعنی بەڕاستی ئەم بەرنمەیە کۆبوونەوەی یعنی 50 کۆبوونەوە و پلانی 5 ساڵی تێدایە بۆ وەزارەتە بەڕێزەکەت یعنی ئەو سپۆڕە بەبێ بەرامبەر سەیری کە چ داتا و زانیاریەکی کۆ کردوێتەوە کە ئەوە هەمووی بۆ ئێوە پارەیە بڕوان پێ بکە ئەو ریسەرچە لە وەزارەت بیکا ڕەنگە 500,000 دلاری تێبچێت بەڵام ئەوە بە بەلاشەی خاتە بەردەستان فەرموو دیقەت بێن ئێستا لە هەرێمی کوردستانە زیاد لە 2 ملیۆن ئۆتۆمبیل هەیە 2 ملیۆن ئۆتۆمبیل هەیە هەموو عێراق 7 ملیۆن هەیە 7 ملیۆن چۆتە 8 ملیۆنەوە معقولە ئێمە بەم لە ساڵ 14 دانیشتوان ئەمە دیوێکی کێ ئەوەی لێخوێنینەوە ئێمە بەردام لە نەزیفی ئابووریا ئەژێنرن ئەمە خواستی خۆمانە خواستی دۆست و ناحەزەکانمانە باقەت ئەمە حقیقەتێکە یعنی کاکم ئەچێت ئۆتۆمبیلەکەی ئەگۆڕێت باشە پیرۆزی بیاخوا بەڵام نازانە قەرزیشی بۆکە بە قستی ژوەر یەکدەوانە لەم لاشەوە ئەڵێ خۆ من کرێ چیم هەستەکەی ئێمە بەردام
لەم 32 ساڵە لە نەزیفێکی ئابووری بەرداوامە بووین یەکێکە لە هۆکارانەی بۆ ئەوە تا ئەم لەحظەیە ئەبێن حکوومەت هێرم مستەقر نییە بەرداوام لە لەرزی ناوە ئەتوانم بڵێم لەو بەرداوام لە لەرزی ناوە حکوومەت هێرم بۆچی بە ئاراسەیەکە ڕۆیشتون تاکی کورد لە نەزیفی ئابووریاوە خاڵی کە من سەرنجتانی بۆ ڕاکێشم لە ڕاستیە خۆ ئامادەکردنە بۆ 2030 بە گوێرەی داتاکان دانیشتوانی عێراق ئەبێ بە 51 ملیۆن و نزیکە بێتەوە لە 52 ملیۆن هەندێک گۆڕانکاری دیمۆگرافیش لە عێراقا بەڕێوە بە گوێرەی زانیاریەکان و تەحلیلەکان دانیشتوانی سلێمانی پێمان سێر نەبێ بۆ بچێتە ئەو 5 ملیۆنیشەوە کە ئێستا 2 ملیۆن و نیوە ئایا ئێمە وەزارەتی گواستنەوە هەموو لایەنە پەیوەندیدارەکان پلانمان بۆ دوای 2030 چێ لە بواری گواستنەوە بەگشتی و گواستنەوەی گشتی بە تایبەتی کە ئێمە باسی گواستنەوە ژەکەین لە ڕاستیە کارەساتەوە دیقەتمان ئێمە لە 1500 پاس لە سلێمانی هاوێ ئێوە هەز ناکەین کوشتنی خەتەکانە بە جۆرە لە جۆرەکان ئەم ڕقەمە چیمان پێڵە ئەگەر لەبەردە ئەم ڕقەیەمە بۆچین لە هەر وڵاتێک لە 1500 پاسی گواستنەوەی هەبێت ئەم ژمارەیە بەڕاستی ترسناکە جێی وەستانی جدیە خاڵێکی کەش هەر ڕنگدانەوەی نەبوونی فەلسفەیەکی سیاسی لە وڵاتەکەمانە بۆ دەوڵەتداری کە ئەمە ڕەنگ هاتووە لە سیاسی گواستنەوەمانە چێ کە باسی گواستنەوەکەین سیاسی گواستنەوە زۆر گرنگە تۆ بەچی سیاستت مامەڵی لەگە گواستنەوەیەکەی هەر سیاسی گواستنەوە کۆمەڵی بنەمای هەیە کۆمەڵە شتی هەیە ئەجا لێەوە باسی سیستەمی گواستنەوەکەین باسی ئامرازەکانی گواستنەوەکەین من کۆمەڵی کۆندیشنێ بێ هەر سیستەمێکی گواستنەوە ئەو کۆندیشنانە ئەو مەرجانە بیپێکێکە دەی پێکە منە بێ خۆمی لە بە دوور بگرم و کۆتا قسەشم حەزەکەم ئەوە بڵێم لێرە لەم بەشەیانە ئێمە لە سلێمانیا ڕوپێویەکمان کردووە ئەگە بەیانیان بڕۆینە دەرەوە بە گوێرەی شوێنەکانە گۆڕێ بەڵام لە 140 تا لە 150 ئۆتۆمبیلە تایبەتەکان نەکەسیتیایە واتە بۆ نمونە من بەیانیە چم بۆ زانکۆ بەس خۆمم لە 130یان 2 کەسیتیایە لە 170یان 3 کەسیتیایە لە 4 کەسی تابی ئەم ئۆتۆمبیلە کە بە ئاسایی 4 سەرنشین هەڵەگرێت چەندیان 4 کەسیتیە باقەت لە 170یان سیانیتیە ئەتەوەی کە ئەمێنێتەوەنی جێوە زۆن تا زۆنیژە گۆڕێ لە ڕاستە کەواتە کەمترین پڕە کەمترینیان پڕە بەڵێ زۆر باشە سپاس بۆ زانیاریەکانت مامەسا باشە لە دنیادا ئەو حاڵەتە هەیە جگە لەم وڵاتە مەسەڵەن مۆبایلەکانمان 2022-2024 بێت و کەچی ئۆتۆمبیلەکان پاسی گواستنەوەکانیشمانی 980 بێ بەس سەرنشینەکان لەوانەیە 160یان ئایفۆنی پێەیە لە 21 نەفەرەکە بەس مۆبایلەکانیان 6 جاربەقەی سیاری سیارەکەی کە سواری بووە بەس من یەک پێشنیارەکەم بۆ حکوومەت ئایفۆنی 6 نەفەریان لەناو پاسەکە پارەی پاسەکەیە پاسێکی تازە پاسێکی تازە بەڵێەوە بای 20 بەرەکەی پاسەکەی کە سواری بووە چارەسەری ئەمە گەڕان بە دوای ئەو پرۆژەی کە ئێمە هەمانە حەلی وەسەط لە بینی تەکسی و پاسی گەورەیە کابرایکی زەرەنگەر ناچێت سواری لەگەر ڕێزم بۆ قسەکەی مامۆستا سوارێکە 6 نەفەر لە پاسەکە بێ سوار بێ بەس 8 نەفەر لە پاسەکە بێ و تەبریدی تیاابێ و ئەتەرنێتی تیاابێ و بە ئاسانی بگاتە شوێنی خۆی شتێک زیاتر هەیە بەس 5,000 نایە بە تەکسی ئەمە خاڵێکیان خاڵی دووهەمیان ئێوە تەڕەحتان کردووە ئاوا ئەتەرنێتی تایە ئەتەرنێتی تایە بە مۆبایل و خەیاڵی خۆشمان بۆ دروست نەخێت بە مۆبایلەکە دەزانی لەکوایە بە مۆبایلەکە دەزانی شۆفێرەکە ناوی چییە ڕقەمی سیارەکە چەنە بۆ تەواوکردنی ئەمە جادە ڕئیسیەکانی ناو شارکە زۆر لۆدی لەسرە ئەیکەم بە تاکوجووت کابرا دوکانی هەیە ئیمڕۆ سیارەکەی باس بێنە ناتوانێت بیبە ئەوە هەم ئیشمان بۆ تەکسەکان دۆزیەوە هەم کەمکردنەوەی بەکارێنانی ئۆتۆمبیلی تایبەتمان لیوا عومەر ڕۆحە شاد بێ لەکوێ بۆ هێنینەوە قەرارێکی جەریانە بێ ها تۆ ڕاوێژکاری بووی وڵا مامەسا من لەسەر و قسەی تۆ چونکە لە وڵاتانی پێشکەوت و 6 نەفەری سوارەکە فێنکیشی کاتەوە ئینتەرنێتیشی تایە ئاڕاستی خەتەکەشت دەداتێ خۆشگوزەرانیت بۆ دروست دەکا وەکو کاکە ڕەنجوتی
سابی خاوەن پێداویستی تایبەتی شەکە هینی پۆداویستی تایبەت دابەزێ هینەکەی عەربانەکەی سەرەکەوێ هەموو ئەمانەشی تایە بە بڕوای من مامەسا ئەو پرۆژەی تۆیکەی لە داهاتووە کارەساتێکی زۆر گەورەی تر بۆ کوردستان دروزەکە لەبەرەوەی سەردەمی ئەوە نەماوە ئێمە لەسەر ئۆتۆمۆبیلی بچووک ئیشکەین من ئەگەر حەزکەن دوایی پلانێکم هەیە بۆی لە سلێمانی ببوورە مامەسا ئەمەی من چارەسەرێکە نانە من ئێمە دانیشین بۆی چارەسەرێ بدۆزینەوە پێشنیار بکەین 200 ئۆتۆمبیلمانەیە چارەسەری ئەو 200 ئۆتۆمبیلێ کە تەسیر لە پاس و لە تەکسیش ناکە ئەو ئۆتۆمبیلە کۆنانەمان لە کۆڵە بێتەوە این بە مامەلی ئاسنەکان بیتوێنەوە ئەمە تەنها بۆ چارەسەری ئەوەیە تەسیر لە کەسیش ناکات تەبەقێکی زۆر باش ئیسفادەی لێکات باشە ئەگەر یەکێک سەرەتانی هەبێ ئێمە ئازارشکێنی بدەینێ یا سەرەتانەکەی بۆ لێکەینەوە عیلاجی بکەین ئەمە چارەسەرێکی زۆر زۆر کاتیە کە ئاسەواری زیاتری لێکەوێتەوە من پێم خۆشە دوای مناقەشەیەکی جددی ئەمە بکەین ئەگەر پاسەکان بەو کوواڵەتیە گەورە بکەنەوە شتێکی باشە ئێستا کاکەڕن من نمونەیەکە دەدەمێ ئەگەر بێت و ئۆتۆمۆبیل بەخەت بێ ئەو برادری کە لە ناو بەرنمەکە تا دەرکەوت ئەڵێ من دوو پاس بەلامە تێپەڕیوە دەرفەتیەوەم نەبۆ سوار بم لەبەرەوەی پڕە بەڵام ئەگەر بێت و ئەم پاسانە گەورە بێ مەسەن لە تاسوجەوە ئەم خەتە بێ ئەم هەموو خەڵکە بۆ خۆی هەڵەگرێ دانیشتوش 30 کەس دانیشتووە بەسەر پێشەوە هیچ کاتی ئەو نەفرە دواناکەوێ کواڵەتی ئۆتۆمۆبیلەکەش بەرز دەکرێتەوە من پێم خۆشە بە یارمەتی ئەم شۆفێرە بەڕێزانە گفتوگۆیەکی هاوبەشکەین کە حکوومەت بەشێک لەو بەرپرسیارەتیە بگرێتە ئەستۆ هاوکاری ئەوان بێ و ئەوانیش گەشە بە کارەکەی خۆیان بدەن بۆ ئەوەی هاوڵاتی ئێمە ئاسوودە بێ بەپێی ئەو داتایانەی مامۆزاوتی زین کاک ڕزگار چیە فەرمێ یەک دەقە کاک ئازاد ئایبینێ ئیشەکان ژەگە ئێمە خەڵکی شیە و لە شوێنی شێوان نیە باقەت پێ بڵم ئێمە وەزیرمانەیە وەزیرەکەمان بە حەقەت باش نییە ئەگەر ئەمە وەزیر پیلانی هەیە بێم کێشانە ڕوونایە ئێمە خۆمان لیژنەیەکمان دروستکرد لە سلێمانی لەم پەسە کۆنانێک ئێستا 200 پاس بۆ 150 بۆ 200 پاس بۆ بە کێشە ئێمە خۆمان لیژنەیەکمان دروست کرد هێڵێکمان دروست کرد لە ناو شاری سلێمانی پیانە قلۆرەسی نانا کێشەکە لە 200 پاس گەورەترە ئێمە هەستین ئەمە ئەم هێڵەمان دروست کرد ئەزانی چەند پاسمان کوژانەوە 132 پاسمان کوژانەوەەوە 132 پاسم کۆنانەمان کوژانەوە ئێمە سبێن ئەگەر هێڵێکی کە دروستکەی لە ناو شارە لەم گەڕەکە تازانە ئەتوانین ئەوانش بکوژێنینەوە بەم سیستەمە بەس ئەبێ وەزیر پشگیریمانگا وەزیر بێتە سەر خەت لەگەڵمان چی بکە مەسەڵەن بۆ نمونە بڵێ من ئەمر دەرەکەم ئەو گەڕەکە تازە کە دروست دەکرێت دیژنەیەک دروستکەن چارەسەری و پاسە کۆنانە بکەن و ئەو پاسانە بەلایەکا بخەن بزانە دیژنە دروست دەبێ ئەم لیژنەیە بتوانێت 132 پاس کوژێن دەتوانین 200 کوژێنێتەوە ئەمە یەکەمیان دووەمیان ئێمە کابرا پاسێکە گۆڕێت ناوەکەیە گۆڕێ ناوەکەیە گۆڕێی کارتەکەی لە بڵێت لە ڕزگارەوە بۆ کاگڕانج 500,000 لێسێنی 500,000 لێسێنێت لە کاتێکا کە ئێمە ئەم تەوزیعاتەمان نەکرد بوو هەموو خەتێ پاسمان لێ نەکوژان بوانێ پاسمان هەبوو بە 400,000 بوو خەتەکەی لە ناو شارە تۆ ماقول لە بچی کاغڕنج خەتێ خانوویە بکڕی بە 10 دەفتەر بڵێ وەڵا کاکە 15 دەفتەر ئەجا بۆ تا بۆ گرشتی وا بێت ئێمە ئەم کێشانەمان باش ئەم سەکتەرە بەڕاستی مامۆستا حەزەکەم دوای ئەوە قسەی لەسەرکەن حەقە لە زۆر بوارە ئەعفای هەر لێخۆشببوونی زەریبی بۆ بکرێت چونکە ئەمە پەبلیک سێڤسە ئەمە خزمەتگوزاری گشتیە وانە بەڵێ ئەجا ئێمە خەتەکانی ناوشارمان ێستا ڕۆژێ ئیژەکە ڕۆژێ لە ماڵەوەی ئەو ڕۆژە کە ئیژەکە کاگڕەج 30,000 ئیژەکە تەقسیمی دوویکە ڕۆژی 15,000 ئەم 15,000 بێ کری ساحانەی لێبە مەسەفی سارەی لێ بکایی مەعیشەتی لێبە پارەی کاتبی لێبە کابرا پێی ناژی ئیشەکە نییە تۆڵی پاسێک دەرەچێت لە ناوشارەوانێ ئەچێتە گەڕەکەەکانی ناوی شەستی بڕۆ هەموو داروستاوەکە من ڕۆژانە تێکەڵم لەگەڵ ئەو برادەرە مەسوو خەتانەچمە ناو خەتەکانەوە خۆشم یەکێکم لەوانە پاسمان هەیە لە ناو ساحەکەەوە بەدە نەفەرەوە دەرەچێ بە 10 نەفەرەوە دەرچێ ئەگەر بێت و ئەم پاسە لەم خەتانەی کە من بۆ باسەکەم بڵێ کاگە 20ەکەی تێکان جا بڕۆ ئەبێ 2 سعات بوەسێ نەفەرەکە دابەزێتەوە ڕوە ئەجا ئەوەی مامۆساژ باسیەیە بەس نەفەر بە دوای پاسا ڕاکەوە چ کاتێکە کاتێکیشەیە کاتێک یانیا ئەوە کۆمەڵی خەتمانەیە لە دەرەوەی شارە لەوانەیە
کە ئێستا خۆ ئەوش خەتا لە پاسەکە و لە برا شۆفێرەکە نییە ئەو ژارە گەڕێتەوە بۆ سیستەمی حکومڕانی لەبەرەوەی شەیدانی سەرچارە و ڕاکەڕاکیتیانەمەوە وڵاتیانە ماسە 162 پاسی 5 پاسی هەیە ڕۆژنا ڕۆژێ ئیژیاکە ڕۆژانە دێتە لای ماڵی کاکە نەختێ پاسمان چارەسەر بۆ بکەن ئیشمان نییە ئەم پاسانێکی ئاڵە 30 نەفەر بگرێت ڕێگاکە چوڵە بێت خۆ من لەگە قسەکەی مامۆسام تاعادێک بەس ئەم 30 نەفەرەی ئێمە لە ناو بازاڕە پاس سەحەمان نییە 30 نەفەریتی هاڵسوڕێ مامە ساڵکەوت وتی حکوومەت هاتە پێشەوە چارەسەریکە ئێوەی شۆفێرانی پاس ڕێگر بوون ئەوە چۆن بوو ئەوەی ڕێگرەکە وەڵی ئەو کاتە وابزانم پاسەکان بە 30 وەرەقە لێوەرەگرت مانگانەکە وتیان 5 وەرەقە بوو مامە ساڵکەوتیان نەزان بۆ 4 وەرەقە بوو برا شۆفێرەکان وتیان پێمان نادرێ پێشی نادرێ بە حەقەت ئێستا معیشەتی ناڕوا بە چی پێدرێ ئێستا من کاگڕنج وەرە ئەگەر تەکسی ڕێک بخرێ و پاس چا بکرێ و خەڵکی تر ئیشی ئێوە نەکا دەرێنێ زۆر ئەرە وڵات جاران سارەی خصوصی نەبوو خەڵک بە پازاد و بازار ئەم کێشانەمان کەمتر بوو ئەم کێشەمان زۆر ڕام پێ بکە ئەوەی کە بۆ ئۆتۆمبیلی تایبەت دێ زۆری لە ناچاریە چونکە ناگەیتە دەوامەکەت ناگەیتە و شوێنە بە مناڵەکەتەوە ناگەیتە قوتابخانە کاک ڕەنجی ئێستا بۆ نمونە خەتی برای مەحمە خۆ دوورێکی وانە باوەڕ قەنەعەتێ بێ 55 دقیق پێچێت تا ئاگاتە ناو ساحەکەیانەوە ئێکاکە ڕێگەوانەکە قەرە باڵەکە ئەگەر بێت و ئێستا ئەو سارە خصوصیە وەکو مامۆسا فەرمووی ڕۆژنا ڕۆژێک بێتە بازارەوە لەوانێ جادەکە چۆڵتر بێ کابرا زووتر بەس بەڕاستی شەقامەکانی شەلکاری شەقامەکانیش ڕێکخستنێکی ترێوێ جارێکی تر هێڵی پاس ئەبێ محەڕەمات بێ ئۆتۆمبیلی تیان ڕابگریت خستی پاسەکان زیادن ئێستاما کاک ڕەنجیان لەوانێ ئێران وڵاتێکی نزیک ئێمە چوونەتە ئێران خەتی پاس جیاوازە سەریعی ژەڕۆ کێشەشی نییە ئێمە جادەوبانمان نییە ئێستا ئێمە کە نەفەرەکەمان تاخیرەوەی بۆ داوامەکەی ناگا حەقی خۆیەتی ڕاستەکە بەس لۆتی سەرجادەکانمان بێحەدە ئێمە جادەوبانمان نییە خۆ ئەمە خەتای شۆفێر نییە ئەمە خەتای خەڵک نییە ئەمە خەتای حکوومەتە دەست خۆش خاڵ ڕزگار کێ لە ئێوە فەرمای شتێکی هەیە جەنابەت ویستت قسە بکەی وڵا لەسەر هەر شتێک فەرموو پەیوەندی بە باسەکەەوە وڵا لەسەر ئەم لۆگۆیە تەبەن لۆگۆ ئەم لۆگۆیان بۆ ڕێخستنی ناو شار و دەرەوەی شار قسە ئاراوە تەبەن کابرا دەبێت چەند نەچێ بۆ دایرێ مرور ئەوەندەش مانجێ سەرە بگرێ لە تەرمیناڵەکە بۆ تەحویلی لۆگۆکە کابرا نایە لە شوێنێکی ترە هەتا ئەویش پەنجەمۆری بۆ نەکا بۆی تەحویل ناکرێت یەک مانگ دەبێت خەریبێ بەم لۆگۆوە دەبێت بڕا بۆ ئاسا ئەم لۆگۆیە هەرماوە قوربان ئەم لۆگۆیە دەبێت بچێ بۆ ئاسایش دەبێت بچێ بۆ 50 شوێن بکە بە یەک مانگ تەواو نابێ ئەجا پارش تقریبی ئەم پیاواتە ئەم لۆگۆیە دەخات سەر خۆی 25,000 زیاتر سەرە بکات کێشەیەکی گەورەی بۆ خەتەکان و بۆ ناو شار دروست کردووە اینجا شتێکی تر بە نسبەت دەرەوەی شار لۆگۆیە چارەسەری هەندێک کێشە ناکە ئەگەر تەواو بکرێ وەکو چی ئەی بۆ چییە فەلسەفەی دروستکردنیان ئەمە بەس بۆ پارەوەرگرتنەوە بۆ خۆ دەوڵەمەندکردنەجە هەر کەسێ داهێنانی دروست کرد بێ بەڕێی من وایە چونکە هیچ خەر چۆن مەسەڵەن تەکسیە و کاتە ناوشار و دەرەوەی شار جیاوازە بێت چۆن لە قازانجی ئەوەیە لە استراتیجا قوربان جێبەجێ نەکراوە من ماڵم لە دوکانم یعنی ئامانجەکە بەس پارەکۆکردنەوە نییەکەواتە من لە دوکانم پارەکۆکردنەوەی بۆ ئێوە ئەگەر جێبەجێ بکرێت قوربان من ماڵم لە دوکانە جمعە و پێنجشەمان لە دوکان سەر بەحرەکە لای بەلەمەکان ئەوەندەی لۆگۆی ناو شاری لێ ئەوەندەی خەتی لێنە چکو من لە گەراجەکە مەوەستم بەڵام چییە من لە تاران هاتوومە هەتا حدود تەکسی هیچ کەس ڕای نەگرتووە من لەگەڵ ئەم لۆگۆیە نیم بە هیچ شێوەیەک تەکسی ئازادە کابرا لە ناو شار بۆ دوکانە چێ بۆ کەرکوو دەچێ بۆ خەتیش یاسا و ڕاستای خۆی هەیە خەر لە سیستەمی هاتوچۆوە بزانم شتێک نییە بە ناوی ئازادی هەمووی هەڵکاریە وانە وەکو پسپۆڕە کاگوران ئازادی کو هەیە لە سیستەمی هاتوچۆوە هەموو شتێک هێڵە هەموو شتێ ڕوخسەتە ڕوخسەت بۆ هەیە ئەمە بکەی ڕوخسەتە بۆ هەیە نییە ئەوە بکەی ئەی سیستەمی عنی چی هەموو کەس ئازادە هەرچ نەفەری هەڵگرێ بەعکسەوە ئێستا من ئەگەر پیاوەتی بکەم لەسەر ڕێگا بینەرانی بەڕێز لە خەتی دوکان لە خۆمەوە پیاوێکی پیر هەڵبگرم ئەگەر دوور با من تووشی داعم ببم ئەو پیاوە پیرە لەگەڵ منا بمرێ هەتا ماوەم ئەبێ باجەکەی بەمە پیاوە بەتەمەنە کاکەڵکەوتوانە لە وڵاتانی پێشکەوتوش کاکە ڕەنج مەسەلەی تەکسی بە زۆنە مەسەلەن بۆ نمونە من بەس بۆ بەڕێزی ڕوونکەمەوە ئەگەر خەتێک خەتی دوکان بێ
بۆی هەیە لە دوکانەوە نەفرێک یانی تەکسی ناو دوکانە نەفرێ بێنێ بۆ سلێمانی بەڵام بۆی نیە لە سلێمانی و نەفەر بێتەوە بۆ دوکان یعنی ئەمە دابشکردنی پێشبڕچەی داهاتە ینی ناکرێ ئێستا ئەمە یەکێک لە مشکلەکانی ناوشامن خۆم بینیمە کە لەگە برای بەڕێزە تەکسیەکان سوارە بم ئەوانەی عربەت و ئەوانەی چەمچەماڵ و ئەوانە هەموو دێن لە ناو شاری ئێمە ئیژەکە پێشبڕچێ لەگەڵ ساقەکانی زۆر جار شەڕیش دروستە بێ ئەسڵێ سایق پاس پێی ناخۆشە لە موقیفی پاسەکە تەکسی نەفەرەکەی بەرێ کاگا زادوانە ئەو مشکلێمان هەیە بە ئەی بەنسبەت بنزینەوە بۆ ئێمە وەکو خەت پابندین بە یاسا و قانونی خۆمانەوە نەفرێک بە 5,000 لە دوکان دێنم بۆ لای زارە ئەی بۆ بنزینەکە ئەگە دەچێت وا چوو بە 1000 دینار کەس لێ پرسیینەوە لە بنزیخانەکان بکە بڵە کاکە جان یان حکوومەت یا حکوومەت بۆ ئەمانەی کە پاس و خەتن بە 5-6 بنزیخانەدانێ ئەمە بۆ ناو شار ئەمە بۆ دەرەوەی شار وەک جاری جاران قەیچێکە سەرشمان دەگەر هەر عزیێتمان دەبوو ڕۆژە سەرەی بنزیم و ڕۆژێکی ئیشمانە کرد سەکەت جوانە دەست خۆش ئەوە فعلە نەبێ بیری لێ بکرێتەوە کامتان قسەتانە کاگرنج وڵای ئەم نزیکی خەرەوەمانەسا ئەفۆ ئەم کێشانە بە قەنەعەتی من وەکو ئەوەی کە من شۆفێرم لە پساوی هەڵی بازیان سلێمانی پاسەکان قەنەعەتم هەیە چارەسەرکردنی زۆر ئاسان چارەسەرکردنی زۆر ئاسانە نا ئەوەی ناوێت سیستەمی پاسی تازە بێت یان ئەوانە بێت یەکێ هەمووی شەکانە گەڕێتەوە بۆ حکوومەت ئەخر تۆ چۆن مەسەڵەن ئەڵی ئەوەی ناسانەکەی پاسی تازە بێت ئێستا من بۆ باس یعنی تۆر 50 دقیقەی ژیانە لە پاسەکە بۆچی لە سزنێکی ئینفرادیا بێت با لە پاسا بێت وڵی هەندێک پاسەیەڵی لە سزنی ئینفرادی باشە ئێستا بۆ باس لە ئەمنە سوورەکەی ڕاستەکەیتەوە وایە پاسەیە زۆری تیا لە بابەتە لە هەشتاوە دەرچوە کاکە کابرا توانای نییە بەڵام حکوومەت دەتوانێت بێ دەست پێشەری بکار لە ڕێی کۆمپانیایەکەوە لە ڕووی دەوڵەمەنێکەوە ئەم پاسە کۆنانە بە شێوازێک لە ناوبەرێ ئەو ڕقمی کە پێویستی بیداتەوە بەو کەسە خۆی و بڕێ پارەی لەوەگرێ و ماگانە شێک و پاسێکی تازەی باتێ ئەوەی کاگارام ئەگەر پرۆژەکەی دەوڵەمەندکەن بۆ چارەسەرە ئەتوانێت پاسەکە لە بری پاسی بچووک بکرێ بە پاسێکی گەوری لەوانەیە کە مامەسا 6 نەفەر بگرێ لە بری ئەم پاسە فول VIPەک با ئەوەندەش VIP نەبێت لە خۆمان بایی بین تۆزە متەوازعتر پێویستمان بە وەسەتە هەیە گاگرنج ئەگەر حکوومەت تۆ دوای لەگەڵ کاگەڵکە و شەڕێ خۆتان بکەن کاگرنج چونکە عنی مناقەشەتان بکەن چونکە بەڕاستی ئەم مشکلەیە پێویستی بە چارەسەرە ئەگەر مافی مرۆڤ هەیە باوەڕم پێ بکە هێڵەکانی بڵین سیستمی هاتوچۆی ئێمە دژی مافی مرۆڤە مامەسابوران ناتوانەوە بڵم دژی مافی مرۆڤ نییە ئەگەر ڕسەت بێ ئەمە کاگڕنج باسی گواستنەوەکەین لەگەڵ دەستخۆشی بۆ وتێمەوە بە ڕێزانەکە مداخەلیانکە گواستنەوەمە یەک پاکێژە بەڕاستی ئێمە ئەگە بمانوێ گواستنەوەکی تەندروستمانە بێ هەمومان وەکو تاکێکی ئەم کۆمەڵگایە سەر و ماڵیشمان سەلامەت بێ خۆشەویستانیشمان سەلامەت بێ و جگەرگۆشەکانیشمان مەرجان نەبێنین توێ ڕووداوەکە کەوتمان گواستنەوەی خراپیانی ڕوودا و کارەساتبار و لە دەستانی ئازیزان ئەگەر لە دەستیشینێن هەتا ماوە لە جێگایە ئەکەوێت و من و تۆ گیرۆ دێبێت ئۆزانی لە ڕووداوی یەکەم بۆ مردن بڵین زۆرترین مردن بە دڵە دوای ئەوە یەکسەر بە ڕووداوی هاتوچۆیە شێرپەنجا پێنجەم بکوژی مرۆڤە لە کوردستان یەکەم دڵ دووەم ڕووداوی هاتوچۆ بەس مامۆسای مەلات بە ئەم لە ناو واقعەکە وەڵە چارەسەرم کاگرنجیان وەکو پێم وتی حکوومەت ئەگەر دەستی ئەو شۆفێرانە بگرێت کە پاسەکانیان کۆنە وەزای دەندەستی ئەو سایقانی کەش بگرێت کە ئێمە ئێستا بۆ خۆمان کۆمەڵێک هەرێکە ئەنواع پاسمان پێەیە دوێ پاسێکەکرین بە 3 دەفتەر بە 3 و بە 4 بە 2 بمانە ئەگە حکوومەت لەوای هاوکاریمان بکە ئێمە ئەتوانین بڵین لە 190 کێشەی نەفەر حەلەکەین وەزای دەن بنزینمان بۆ هەرزان کات بنزین هەرزان کات بۆ منە کۆمەڵە بەنزخانە دانێ بۆم ئەمە زۆر میمە بۆ بۆ پاسیش و بۆ تەکسیش حکوومەتی هەرێم ئەتوانێت ڕێنماییەک دەرکە دای بەزێنێ بۆ گواستنەوەکانی سلێمانی بۆ سندیکاکان من کە مەسحەتی بازیانم ئەگەر بنزین هەرزان بێت و سپاسەکانم هەمووی تازە بێ لە جیاتیەوەی پاسێکم بە سەعاتێک دەرچێ حەجارێک پاسێک دەرەکەم بە نەفرەوە بە 2 نەفر ئەڵم دەرچۆ بڕۆ لەبەرەوەی بنزین هەرزانە دڵنیام لەوەی کە تاگاتە سلێمانی پارەی بنزین و بە زیادی شۆ دەرێکات کەمتری ژینگە پیسەکەم حتا تەبریدەکەش بەڵێت کە سیارەکانم تازە بێ حکوومەت بنزینم بۆ دابینکە و پارەم بداتێ و کە من بچم پاسەکە بگۆڕم سیارەکەم بگۆڕم هاوکاری بکە لە ڕووی مادیەوە ئەتوانم بە ئەو سایقا لە ڕێی بەبێ کتابی وەزارە دەتوانم سایقەکە ئیجبارکەم تەبریک بابانەڵێ ئەی بۆ سایقێکش بۆ دابین نەکە نا سایق بۆچی بۆ من دابین سایق بۆچی ینی بۆ من دابین بۆ من نا
من لە خەتی بازیانیم سی پاسم لا نییە ئەم سی پاسە حکوومەت ئەگەر بنزین هەرزانکە بنزین هەرزان بێ بۆ پاس پاسەکانیشم هەمووی تازە بێ حکوومەت هاوکاری بک پاسی تازەم باتێ باشە پاسی تازە هاوکاری بکە من ناڵێم هەمی با پاسێ سێ دەفتەرنی و پێدا من با سێ و نیوم نەداتێ کاکە با دەفتەرێکم باتێ و مانگی سێ دەفتەرنی و پێداوە 2012 ئێستا 2024 هەر بەو پارێ بەو پارێ نا بەو پارێ نایفرۆشەوە بە حکوومەت بەڵام بۆ نمونە با بێ 2022 باتێ لە بازار بە 6 دەفتەرەوە من جەماندا لە بازار بە 6 دەفتەرە سێ ئەدەم باسیەکەی حکوومەت بچێتە ژێرباری بە مانگانە وەربگرە بەڵێ وەزایدەن بنزینەکە ئەگەر هەرزان بێ من ئەتوانم سایەکان بۆ من خەتی ناوشار کە بنزینەکە هەرزان بێ ئەتوانێت سایەکە ئیژبار کە بە 2 نەفەرەوە دەری کات بڵێ ئەبێت تۆ لە ماوەی چارێکە بگەیتە گەراج بگەیتە ناو دارستاوە بەڵام کە بنزین هەرزان بێ ئەتوانێت بەس کە بنزین هەرزانە بێ کابرای مەجبور نییە بە 2 نەفەر و 3 نەفەرەوە بڕ دەست خۆشگیانەکەم یەک کەلیمە ئێوە تەواو کاگڕنجان دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم جاران 10 ساڵ 7 ساڵ لەمەوە پێش جامعی قلیاسان پاسیان دابین کردو بۆ مۆزەفەکان 20 پاس کە چۆن 30 پاسە چۆن ناو جامیعەوە ئەم 30 پاسە ئەگەردەکیدا 20 نەفەری لەگەڵا بێت 600 نەفەرەکات ئەم 600 نەفەرە پێنسەی ساری خۆی پێ ناو جامیعە مۆزەفەکان چونکە حکومەت پاسیان بۆ دابین ناکامەیەکێکیان دومیشت کاگڕنج پیزانکۆ پاسی خەتی خۆی نییە تایبەت بە پاس هەیە بەس جاران حکومت کولی پاسی 600,000 دیناریەدایە بۆ مۆزەفەکان ئێسێ و ئەوەشان قەتع کرد لە مۆزەف چونکە موچە نییە ژیان نییە ئەمە یەکەم خاڵ دومیشت کاگڕنجمە من وەکو لە پسە یۆڵی کانی کووردا چەند شۆفێرێک مێ بەتەمەنن یەقیچێک با حکومەتۆم ئەم شۆفێرە کە ئەچین جازەکەی تازاغاتەوە سەری تەمەنەکەی بکە جەنا بە دەستخۆشی و لە یەکەم شادێکی باتێت بڵێ تۆ چەند ساڵە شۆفێری پاس بیت ئەو لەم دەقە و خانشینی مانی بە 500,000 بەخوا شۆفێرەکەش وازێنێت ئێسێمە کۆمەڵە شۆفێری بە تەمەنیشمانەیە هەر با باسی وە باسی باز نەکەین ئێمە کۆمەڵە شۆفێرمانەیە کرێچیە کرێ خانووەدات کچی لە جامیعەیە ئەمە مەسروفاتان زۆ قورسە لە وەزارەتی کار تۆمار نین شۆفێرەکان خانەنشینی نانگرێت خانششن نانگرێتەوە ناوەڵا ئێستا من شۆفێرم هەیە دیکات چۆن قوبڵەکە کاگڕنج شۆفێرم هەیە فاتق سەدری هەیە قەسەر و باڵۆنی بۆ کراوە من ئێمە لە گەراجەکە خۆمان بەغیلی پێبێ ژیانی 20 نەفەر ئەقاتێ ئێمە 4 ساڵ لەمە پێش لە بەرزاگی کانی کووردا پاسێکی مۆدیل 80 کۆنتترۆل لە زیاتە خوار بە 20 نەفەر وەرگەڕا سپاس بەخۆش ژیانی مادیتیان نەبوو ئەمێکیکان دومیشت ئێمە کاکە بنزینمان ڕۆنمان تا ئێستا جوودێ تا وەختی خۆی بە 150 دلار بێ 320 دلارەدا ڕۆنگۆڕینێک 25,000 بێ 40,000 معیشە زۆر گرانە سێکە من بنزینەکە مەرزان بێ سوتەمەنی گازەکەم ئەنجا کاگڕنج هەر کۆسەرە کۆنەکانیش نییە پاسی 2002 هەیە تەنکێکی 80 لتری بۆ 100 لتری غازی تایە بەس لە ئێران پەیکانەکان بە غازە ڕۆن ئێستا لە سلێمانیش ئەم پاسە 2002 کە سەدام حسێن هاتە ناو هەرێمی کوردستانەوە بەڵێ بە هەموویش زۆ مەترسیە ئەنجا کاگڕن شتێکی ترشێ لێرە ئەبێ مەسەلەن بە لۆکاڵی تۆ دەستکاری سیستمی سوتەمەنیەکەی بکەیت کاک بورهانە بێ کاک ئارامە بێ تۆ نازانی ئەم پاسە غازەیە دیزڵە ئەنجا کاگڕن تەنکی ساڵەتری غاسیە تەنان دەعامێکی زیە هەڵەواسین لە دوای پاسەکانمانەوە بەڕێوبەراتی هاتوژوو ئەمانگرێسە و دەعامیە ئەڵێ 40,000 غەرامەکەیتی اینجا دیخەت یەکشتشدا هەبووە بلێ چوو بێ غازی باڵێ ڕۆژانە کێشانەیە لەو گەراجانە ئێمە ڕۆژانە حەزەکەی بە ساڵۆن ساقە چرخ داگیسە ناگرێکەوە والله زۆر ئەنجا یەکشتی تریش کاگڕنج یەکشتی تریش کاگڕنج دو ئەم غازواز بێنات دوام سیستەمی غازواز بێنە زۆر کێشەی تریشمان هەیە وەکو شۆفێر وەکو هاوڵاتی ڕاستیش هاوڵاتێکی زۆر گلێ چنە سندیکە ئەشنە گوازەوە تێوێت لە شەهرێمی کوردستان لە سلێمانی خۆت مەسوولی ئەو بواری ئێستا پاس هەیە لای ساڵان ساکەوە باڵێ خۆزگە حەزەکەی بەتاتا وەرخێنە گەراجە و کامێرەکانتان بێنن تاقیکردنەوە ئەنجا کاگڕێنش چەند نەفەریشی تیا 25 نەفەر 20 نەفەر جاریوە باشە جەنابی وەزیر پێشەوەی ڕوودا و ڕووبات یعنی من بەڕاستی گلەیم لە جەنابەت هەیە وەکو خۆت نایی بۆ بەرنمەکە نەتێڵاوە لە سلێمانیش کەس بێ بۆ بەرنمەکەم خۆ من کارەبام لەسەر نییە خۆ من ئەم قساناکەم خۆمە یارمەتیدانی جەنابتە خۆمە یارمەتیدانی حکوومەتە خۆمە یارمەتیدانە مدیرێتی سلێمانیا خۆمە یارمەتیدانی مدیرێتی هەولێرە من لە ژیان نبینیوتانە 25 ساڵە پێشکەشکارم هەڵەیە گوشتێکی ناشرین بەرامبەر بە کەس بەکاربێنم من ئەمانە ئەڵم لە بەرنمەکەمە
ئێ بۆ مناڵی خەڵک بسووتێ ئینجا بێن وەکو هۆتێلەکان تا خەڵک بوو بە قەرە بروت اینجا پەیژەتان کرد بە مەرج. ئێ جەنابی وەزیر چۆنە بێ ئەوە؟ یەکێک لەو سەرکردانەی کە شانازی هەموو ئەمریکا ئەبراهام لینکۆڵن بوو فەلسەفەکەی لە حکومڕانیا ئەوە بوو ئەیوت هەمیشە من لەوانەوە فێرە بم لە کابینەکەما کە زۆرترین ڕەخنەم لێگرن. ئێستا لە دنیادا کۆمپانیایەک پارە سەرفەکە بۆی ڕەخنەی لێ بگرن. ئێ جەنابی وەزیر خۆم ڕەخنانە بۆ تۆ باڵای پێەکەی 5 بڕیارە دەربکردا لە مێژوودا وەزارەتەکەت ئەمایەوە باسەکرا. ئێستش خەڵک باسی کەریمی عەلەکاکە خۆ هەمووی ڕەنگە 20 دەفتەری نابێ بە خەڵک بەس ئێستش باسێکەن. جا کاک ڕەنجێک شتی تش دیقەتێکشت بە سا هەشتەی فەقیر و هەژار ئەو شۆفێ ئەو هاوڵاتیانە کە لەگە پاساڕۆن تووشی نەخۆشی پێز بوون. بڵێ بۆچی چلەی هاوین ئێمە کاچین ترافیکێکە وەسییان بۆ نەباسی ڕاپەڕین و شەکرەکەن کە لە دوڕیانەکەەوە دێن لای پاڵەزەوەستن ئەم هاوڵاتیە بە لەبەر ئەو گەرما وەسێ ئەمەش تەبیدا ناگەسێنین کوالەتی بانزینەکە سفرە لەبەر ئەم گەرما ئەوەستێت ئەم تشکی خۆرە ئیدا کاکە هاتووی سلێمانی بەڕێز کاکە دەسێمان با پەردە هەڵواسی و پاسەکانمان هەش پاسێکی شتان بینی فعلێک شتێکی خراپی تیاکرد کاکە 6 ملیۆن دینار غرامی چامە ئەبێ هەموو عالەمە تاولەیە لەبەرەوەی کە یەکێک فعلی خراپی کرد ڕەحمەت لە دایک و باوکت بێ باشە بۆ عالەم باجی ئەو کەسە باکە فعلی کردووە کە ئەم فعلی نەکردووە ئاخر ئەی هاوان جا کاک ڕەنجێک شتی ترشەیە حەزەکەی بە بەڵگەوە کامێرەکەتان بێن بۆ گەراج دارۆستاوەکە هەچی پازی سنووقانتان بۆ ئۆکەینەوە تەنکێکی ساڵەتریتە 80 چ ئەمە غاز هەموو سیزکردێنە بە غاز ئەزانێ بۆ چۆن لیتری غاز بە 600 دینار ئەمڕۆ بانزین بە 900 زۆر سپاسانە بگورە بە ناکەون هەر هەمووتان قسەکەن با ئەو بەریش قسە بکە ئەو ڕاستە من لە کورتی ئەستا هەموو شتەکان مختصر دەست خۆش بێ کاغڕن سواز بۆ بەرنامەکەت یەکێ لە بەرنامە جوانەکانی جەنابێت دەمەیە کە پشتیوان و پاڵپشت و پشتیوانی خەڵقی هەژار و چینی چەساواکەی من سواست دەکەم دەستت خۆش بێ سواز بۆم دەرفەتە بۆ ئەم گوێگرتنە کە لەم چیلەی خوارەوە کە جیلێکی فەقیر و هەژارن با بڵێن بە نان و دەست و بازی خۆیان کەسابە دەکەن حەزەکەم بۆ معلوماتی جەنابێت وەزارەتی پۆستەگەیاندن تەنها هەدەفەکەی پارە کۆکردنەوەیە هیچ مەبەستێکی نییە کە لەوە خزمەتی شۆفێران بکە یاخۆت هاوڵاتیان بکەن بەداخەوە چەندین جار لە قسەکانی جەناب تاوە دەرکەوت کە پێشنیارت کردو بۆ ئەم پیاوە بەڕێزت تا بێت بە گوێ لە داواکاریەکانی ئێمە شۆفێران بگرێت بەڵام هەولێریش داوەتمان کرد چونکە ئەمە دووەم بەرنامەمە پاسەکانی هەولێریش هەر ئەم گرفتان خۆتە زانین لە دهۆک و هەڵەبجە هەولێر و سلێمانی یەک گرفتە بە تاکید قسەکەی جەنابەت تەواوە ئێمە پێویستمان بە گوێگرتنەوە پێویستمان بە حەلی کێشەکان تۆ دەسەڵاتە هەبێ بیکەی بۆ پاسەکان و سیستمیات و چۆ چیە مامەسا شتێکی سەرەکی زۆر داواکاری شۆفێرانەوەی ئێمە نەبوونی گەراجمان هەیە ینی کێشەی گەورەی شۆفێران نەبوونی ساحەیە ئەو بە پاسەکان بەرنەوە بۆ کۆڵانەکەتان بە تاکید یەکێ لەوانە کە مامۆستا هەڵکە ئاماژەی پێکرد ڕێژەی پاسەکان کەم بکرێنەوە و پاسەکان فراوان بکرێن بۆەوەی زیاتر مسافیرەکان یاخود نەفەرەکان بە یەک پاس بڕۆن قسەی لەسەرەوە کرد پاسێک بتوانێت 30 نەفەر بەرێ لەوە باشترێت 10 نەفەر بەرێ ئێمە کێشەی ئێمە ئەمە نییە کێشەی ئێمە سیستەمی ڕێگاوبانە کێشەی ئێمە نەبوونی یاسایە بۆ شۆفێرەکان نەبوونی ئەوەیە کە پاڵپشت و پشتیوانی ئەم شۆفێرانە بکرێت بە گوێرەی پێویست داواکاریەکانیان بۆ جێبەجێکرێ یەکێ لەوانە ئەو بەڕێزە باسی سیستەمی غازی کرد گەورەترین کێشە بۆ شۆفێرەکان و هاوڵێتەکانیش دروست بووە من بۆ خۆم لە گەراجەکەی بە تاکید من وەکو من بۆ خۆم لێ پرسراوی شۆفێرانی هێڵی چوارتا و قەڵاچۆلانم خۆت بەردەوام دڵە لە پاسە قەنەعەتێ بێ من شۆفێرم هەیە کە لە گەراجەکەیە سلب بە سیارەکەی لێیە قەدەرێگە ڕۆ هەر بۆ نەخاس خەریکە بێتاقەت دەکا و کوێرە دەکا ئەی ئەمە چۆن مەترسی لەسەر نییە بۆ سەرنشینەکانی یعنی ئەمە هەمووی بۆ تەکێشە بۆ مەشاکیل بۆ ئێمە تەنانەت لە پاسان نییە لە تەکسیەکانی خۆتان و سەرنشینەکان لە مەترسیە بە تاکید یانانێت ئێستا ئێمە بۆ ئێمە ڕێگەی ئێمە تونێلێکمان هەیە پێڵەن تونێلی پێشڕە و هەمومان نەزانین کارەسات لە تونێلا ڕووبات چییە گوزارێت یەکێ لەو حاڵەتانە لە تونێلەکە ئەگەر شتێکی وا ببێ ئەبێت چەند سەرنشینی کەتیەوە گلێت تەنها یعنی ئەمە گەورەترین کێشەیە بۆ ئێمە من وەکو خۆم کە بەڕێی شارباژێ ڕاهاتوچووەکەم ئەوم تونێلەمان هەیە و زۆربەی زۆرتان بەو تونێلە ڕۆشتن یعنی ئەگەر صاحبەکان ئیش نەکە بەدەر لەوە کە شۆفێرەکە سیارەکەی غاز بێ صاحبەکان ئیش نەکات تەنگە نەفەسە بی خواخواتە لە تونێلەکە دەربچی هەمومان نەزانین چ فەوزایەک و چ
قەرەباڵەیەک دروزە بێت لەسەر ئاسیە و سپاس بۆ قسە جوانەکانت من سپاسی جەناب دەکەم هیوادارم وەزارەتی پۆستە و گەیاندن بەدەم داواکاری شۆفێرانەوە بێت. سپاس دوا کەسە توانم وەربگرم ئێوە کێشەکەتان سارەی بارە بەڵام لەبەری کە تەشریفتان هێناوە و هەر پەیوەندی بە وەزارەتەوە هەیە یەکێکتان قسە بکەن چونکە یەکی ڕستەیەک لە میوانەکان وەرەگرم دڵنیاش بە دوا بەرنامەش نابێ و بە ئاواتەوەم ئێستا بەرەو هەڵبژاردن و شتە چین هیوادارم بە یاسا ئەمە ڕێک بخرێ یاسایەک کە جێبەجێ بکرێ فەرموو. کاکڕەنج سەرەتا دەستخۆشی لێکەین ئێمە وەکو بار هەڵگرەکان کێشەمان زۆر لەو پاسانە زیاترە داواژە بە ڕێزەکەم بەرنمەیەکی تایبەتمان بۆ دانی ئێمە زۆر غەدرمان لەیەکرێ لە ڕێگە بە کورتی پێم بڵێ بەرنامەتان بۆکەین ئاوەڵا بەرنامە بمانکەن ئێمە کە ئەچینە سنووری هەولێرەوە یەکەم شت سەیتەرەکەمان لێ داخرێ سعات 12 شەو هەفتا سیارە لەم بەردەم شوێنە تەسکایە کۆ بێتەوە بانزینی تایە نەوتی تایە سایلۆی تایە بەڕادی تایە تاکی تایە سکسی تایە بڵێن لۆری هەمووی بەبارۆ لەیا ئەوە سێ تا سعات حوتی بەیانی بە تایبەتی سەیتەرەکانی سنووری هەولێر بە کوردی سەیتەرەی هیران و دێگەڵە و پردیە لێمان داخن ئەمە زۆر ئیشێکی خراپە ئەی لێرە ئەوە ناکرێت لە سلێمانی ناخرنی وەڵام من لە سوپاسی شانەکەم کە لێمە سعات 1 و 2 شەوێنەوە ڕێنەوە ناو ماڵ و مناڵی خۆمان لێوە لە 12ەوە داخرێت باشە قەرارێکی ترێ تایبەتە بە ئەوە ناتوانن پێش 12 بڕۆن ئێمە یعنی پێش 12 ئەڕوین بەزیستی حامە ناگەیت یعنی کاتێک گەزانی دایەخات 12 شەو من لەبەر خەرەباڵغی ئەمان بە شەو ڕێگەیان ئێمە بە شەو ڕێگامان لە سنووری هەولێر لێ داخەن سەیتەرەی وەکو عەرزم کردن هیرانە دارم جەنابی وەزیر دواوە کە داخلی ژەبین ئەمە دووەم کە داخلی ژەبین 25,000 خەرائینمانەکەن ئەم سۆنەرمان لێسەنن یعنی وەڵای لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نیە لە عێراق بە تایبەتی ئەمە لە بەخاڵیش بازگەلێتانە سەنن وڵات دێگەڵە لەگەڵ پردیە دێگەڵە و پردێ ئەوە لێمانە سەنن کە داخلی هەولێرە بین بارە پێ و پێ نەبێ بارە پێ بێت 25,000 وەکو تڕێلە 25,000 بە بەتاڵی بڕین 5,000 ئەوە زۆر قیرا بە ناوی قیرانە و شتەوە یعنی بە یاسا ئەو وەسەقێتی خۆ دوای ڕێکخراوە ئەوەی وەڵی نازام یاساکەیتر چی ئەو وەسەقێتی ئەلا کولی ئێمە مشکلەیەکی کەمانەیە هی بەعزێ برای پشکنینی تیشک بازگەی شێراوە بڕی پارە بە دینار بەڵام نەنووسراوە 25,000 ئێمە ئەوە بانەمێنراوی لە 3 تەن زیاتر هەڵبگرێت آخر تۆ 3 تەن زیاتر پێ بۆ 25 لەسەر من حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ڕێی پیاوە مەڵێ خۆت و بارەکەت و سیارەکە و 52 تەن بێ سیارەمان هەیە 6 تەنە سیارەمانە 100 کیلۆ زیابار ناکەین یاساییە غەرامەمانەکەن ئاگازات نەوەڵا ئەوە سۆنەرەیترەوە خۆ دوایی ئەیگەنیتە وەزیری ناوخۆوە پەیوەندە بە وەزیری ناوخۆ یەک مشکلی یاسایی ئەگەر یاسایی لە هیچ شوێنێک نییە لە کوردستانیش باوەڕ ناکەمە لێ هەیە عەلا کولی لە عێراقا نییە یەک مشکلێکە هەیە پەیوەندی هەیە بە تەبەقەی فەقیرەوە خەڵک هەیە کوڕێکی گەنجە سایەقیەکات حکومت پێ ئەڵێ بێ سنەی سارێ بەناوتەوە بێ کاملۆری کە تۆ بە بەسیتی ێزانی بای 4 دەفتەر دۆلارە کوڕێکی گەنجی تەمەەن 22 ساڵ کە بێ بە سایقی ساری گەورێت لەکوێ بوو 4 دەفتەر دۆلار با بە سیارێک ومە چی وڵا ئینجازەی عمومی بنێ بە کوردەواری زمانی زوو عمومیەکەی بنێ بۆی هەبێ لۆری لێ قوڕێ یعنی ئەو قەرارە هەر کەسێ دایناوە هیچ متابعەی نەکردووە زۆر سپاس بینەرانی بەڕێز دەبرێ هەندێک لە شۆفێرەکە ببوورە ناتوانم وەرتان بگرم ئێستا لەبەرەوەی هەندێک لە شۆفێرەکان قسەیان ماوە لە سۆشیال میدیاش دەخولەک لەگەڵتانە بم هەروە میوانەکانیشم قسەی تریانەیە کاتی بینەرانی بەڕێز جارێکی تر سڵاوتان لەبێت فەرموو با ئەو برادەرە قسەی تری هەیە وەکو بارەڵگرەکان دێمە لای جەنابیشت دەست خۆش بێ بۆ بەرنامەکەت کاکڕەنج ئێمە وەکو سیارە گەورەکان سیارەی بیانی تەکی پێڵچنیوین بە زۆری سیارە بیانیەکان هەمومان ئێمە ئەم سیارە گەورانە هەمووی زەری بە ئەوانەیە لە تورکیا و ئێرانەوە لە تورکیا و لە ئێرانەوەیەت ناز تەکی پێڵچنیوین ئیشوکاریان نیەڵاوین لێو بەبارۆیێتەوە لێرۆ بەبار و ئەگەڕێتەوە وەکو گرفتی قەپانیش گرفتی ئێوە ئەڵێن با بارەکەی بێنێ بەس نەتوانێ بار بێتەوە بەڵێ بچێتەوە سەر مەرزەکە و
خوا ئەوە مەوزوعی گرنگن پەیوەندی بە معیشەتی خەڵکەوە بزانم لە دنیادا چۆن چارەسەر کراوە ئێوە قسەی لەسەر بکەن دوای بەڵێ بارەکان ئەم ئێرە هێنا بەرناهینی ئێرانیەکان کە یە نەخوارەوە یا تورکەکان یە نەخوارەوە بارەکان ئەبەنەوە لێرە هەم بە بار و ئەگەڕێنەوە ئێمەش بۆ خۆمان لە ماڵەوەین پارەی سەری بێن ژینگە و بان ڕێگەوە هەمیمان لێ ئەسەرن و سیارەکانشمان چۆن سیارەی ڕقم تورکیا و ئێران دێ بۆ ئێرە سیارەی ڕقم سلێمانی و لێر ناتوانێت بچێت بۆ بەندەر عەباس و ئەچێ بۆ مەدەر عەباس بەس لێ بیمەیەکی زۆرمان لێ ئەسەرن ئەوان بیمە نایەن بۆ ئێمە بیمەیەکی بێ ئەناس ئێمە نزیکی حەو وەرەقە و باری سووری بۆی هەیە بیەنێ بەر ناباتەوە عێراقیش بۆی هەیە بار بەرێ بەس ناتوانێت بار بێنێتەوە ئەمە عایدی ژووری بازرگانی نییە وەڵی نهاتۆتە لای ئێمە کاک ئازادە ئەتوانین شوێن هەموو هینەکانیشمان پێەیە هەمی بە کتاب لامانەکە چوونەتە کۆ زۆربەی شوێنەکان چوین و هەمی بە کتاب پارێزگا هەموو شوێنەکانمان ڕوان پێ بکە سەیریکە ئێستا ئەم بەرنامەی ئێمە لەسەر چی هاتی نەها چی مشکلایە فەرموو با ئەو براخۆش حیسەی گازیشمانەوەمانەوە وەکو باشووری عێراق فەرموو قسەکە بکە وەکو باشووری عێراق حیسەی گازمانەوێ ئەمە دەستخۆش فەرموو من سیارەکانم پێش هەموو شتێک هەمووی مۆدیێلی لە 2020 بەرەو ژوورن کاگازا دەزانێت بەس کاکە ڕەنج من شتێکم بۆ دروست کراوە کاکی وەزیر کۆمپانیای یاوە بە زەلامێک هەچی جەماعەتی عەرەبیەت لێرە ئەم کابرای وەرەقەیان بۆ کار لە سەیترەکان لە من ئەقدەمترە لە پاسەکانی من هەتا بۆ نمونە پاسەکانی من شەو ژیرا بوون لە 2 شەوە تا 4 بەیانی کارتی سەوزیان پێهی هێڵی گواستنەوەی ئێرە وتبیان ئەمانەی ئێوە ڕەسمی نین کە جوابیان یامە و شتەکە قسەیان لەگەڵا کردم ئەم کاگازادە و بۆی وتبووی ئەو سیارە بێخەتەکان ڕەسمین ئەمانەی ئێمە کە ئەسڵین ئەمانەی ئێمە ئەسڵی نین هەتا چوومە لە کەرکووک کابرا ناوی ئەبوو زەینە بە حەزەکەم بەسە بە تەلەفۆنیش قسەشی لەگەڵا بکەیت قسە لەگەڵ کۆمپانیاکە تۆمارە لێرە کۆمپانیاکە لێرە کتابی پێ لە سەیتەرەکانیش مەسموحە لە هەموو شوێنەکە و ماسی خەتیشی نییە بەس تۆ فەرمیت زەڕیبە ئەی تۆ بۆ نییە قوربانێ بمەتە ئەلم ڕۆژانەیە 5 نەفەرمان لە گەراجەوە کرایە دەرەوە بۆ دەرەوەی گەراج ئەم پیاوە ئاگادارە لە دەرەوە سیارێکی ڕقم سپی هاوبردنی ڕقم سلێمانی سپی تەلەفۆن ماکە بۆ سەیتەرەکە کاکاومان لەگەڵای گرتیان لە سەیتەرێکە کاکەی مرور چیم پێ بڵێ باشە بۆ دڵی حاجی عادل ئەتوانی تەکسیێکی جارجەریان بۆ بنی لە خەتی کەرکوو بەزەب کێشەی لە من دوور خاتۆ لە سەیتەرەکە بیان باتە ئەو لاوەیتر خۆی چۆنیان با بیا بە وتم وەڵا ئەگەر وا بێ مەمنوعتم هەر قۆ ئیزنیان بە با بڕۆن بە سیارەی خصوصیەوە ئیشەکەن ئێستا تۆ بۆ وا بەسەراتوە ئەوە کاگازادە پێیان بڵێ و وەزیری مواصلات لێوە کتابێکی یاوەتی ئەمنە کابرا مەسموحە ئیشەکات بەس سندی کاما بێت حق لە حەقاوە ماڵ لە خاوەن ماڵ حرام ئێستا حاجی عادل ئاماژەی پێ کرد بدیری ئەگەر عینەن شتە ئەو باسی کردەوە فەرموو خاڵە مامازان بە ئەو قسەی بکە کاک ڕەنجان زۆر سپاس بۆ ئەو مەجالەدا پێم من کتابی وەزارەتم پێیە کە ئاماژەی پێ کردووە بە گواستنەوەی سلێمانی کۆمپانیا بە هیچ شێوەیەک بۆی نییە نەفەری ناو هەرێم و شارەکانی عێراق بگوازێتەوە تۆ جۆ بگرە بەڵێ ئەمە لە 2 خاڵ ئاماژەی پێ کردووە لە خاڵی 5 و لە 10 بەڵام لێرە لە گواستنەوەی سلێمانی ڕێگایان پێداوە کۆمپانیای سۆپەرکلین وەزیر کتابی کردووە بۆیە ئیدارەی خۆجێی سلێمانی ڕێی پێ ئێنا ڕێی پێداوە ئەوە تا ڕێی پێداوە کە 6 پاسی عەرەبن 6 پاسی هەیە ئەم کۆمپانیایە هەموو شارەکانی کوردستان و هەرێ عێراقی ژەگەڕێت یەک نەفرێک ناتوانانی بە قسەی وەزیریان نەکرد نەخێر نەکرد ئەو کتابی وەزیرە لە گواستنەوەی سلێمانی و ڕێگەی پێداوە کە ئەم پاسانە 6 پاسی هەیە ئەم کۆمپانیایە کاری گواستنەوەی هاوڵاتیانە بەس تۆش کتابەکەی جەنابی وەزیر بەرە بڵێ ئەوە من کتابی وەزارەتەمەیە بردومانە ئێتا تا خۆشی کتابی بۆ کردوەوە کە مەمنوع و بەڵام کاریشی پێناکە ئەڵێن بۆ چیە پارە ئەدا مانگی ملیۆنێکەدا بۆ ملیۆنێک ئێمە 500 خێزان لەسەر ئەو پاسانەین لەسەر پاس و قەمەرەکانین نایە لەو نەفەرانە بێت ئەم کەیامە سیاری عەرەبە دەست خۆش بەڕاستی حەقا کاگازاد ئەوە ڕسقیە و عیلانەیە چۆن بەڵێ خۆی ئەمی کەمانەڵێن تەواوە بەس ئەم کۆمپانیایە پێش منە پێش من چمە سندیکا ئەم کۆمپانیایە بوونی هەیە
کاتی بەسەوە کتابی وەزارەت هەیە بەڵێ بووی نییە. با من حەزەکەم ڕوونکردنەوە ئەم کۆمپانیاکە کاتی خۆی ئاوارە لە سلێمانی بووە ئاوارەی عەرەب ڕوومادی تکری سامەرا بێجی هەستاوە بڕارێکەیە لە بەڕێوەبەراتی گواستنەوەی سلێمانی هەر شوێنێک کە هێڵی لەسەر نەبێ مەکتەب ئەکرێتەوە چۆن ئێستا خەتی دۆک و مەکتەبەکان هەیە بەو حیجێ ڕێگان ناوە بۆ پیاوە بەڵام ئێستا من نەماوە نازیحین نەماوە کە نازیحین نەما بێت ئەتوانن مەسن ئەوە چارەسەرکەن نێڵن بۆ لەگەڵیانە ناڕۆی بۆ ئێمە دەی هەش قەرار وایە ئەگە بەسەوە نەچوو بێتم دەی هەشتە یا شانزێ قەرار هەشتی دە بڕارەکەی کۆتایی پێێت ئێمە داوامان کردو کە بۆی تازە نەکرێتەوە بە قسەتانەکەن وەڵا بێ بە قسەمان کە بە قسەمان نەکەن فشارەکەی باشە بەیەکەوە تۆزە قسە بکەن لە کۆتاییدا بزانم چیەڵێن بەیەکەوە ئەو پۆینتانەی کە هەمووتان قسەتان لەسەریە بەیەکەوە فەرمووە مەساڵ کەوت. لە ڕاستیە من دەمەوێت ئەگەر هەموو شتەکان کۆ بکەمەوە یەکەمین ئێمە لە هەرێمی کوردستان پێویستیمان بەوە هەیە پەرلەمان دەوری خۆی ببینێ و ئەم دەسەڵاتی ڕێنمایی و بڕیاردانانە نەداتە وەزارەتەکان چکە ئێمە بمانوێت نەمانوێت لە کوردستانە عەقڵی حیزبی لە ناو زۆربەی وەزارەتەکان ئازاڵ مامەسان نەخشە ڕێمان هەیە یا هەڕەمەکیە هەڕەمەکیە بۆیە من دەمەوێت شتەکە کۆکەمەوە مەبەسەکەم ئەوەیە ئەم کارە مەسەن بۆ نمونە لە بواری ئەمەی ئێمە قسەمان لەسەر کرد ئەبێ پەرلەمان یاسای ورد و درشتی هەبێ بە پشتبەستن بە خەڵکانی شارەزا و پسپۆڕی بوارەکە بە کۆکردنەوەی داتا و زانیم حیزبانە ئەوەی یان بینی چاوەڕوانەکەت پڕکاتەوە نەخێر من وا هەستەکەم ئەوەندەی لە ناو کەشی کوردستاندا دروستکردنی کۆمپانیا بۆ بەرژەوەندی تایبەت جا شخصی بێ یا حیزبی بێ ئەمە هەموو کایەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە من بۆ خۆم ماوەی لە ساڵی 2023ەوە جەنابە ئاگاداری ئیش لەسەر بواری هاتوچۆەکەم سیستەمی هاتوچۆی سلێمانی من دامەزرێنەری بووم لەگەڵ لیوا عومەرە ئێستاوا خەریکن 3-4 ساڵە شەڕەکەین لە هەولێر ببێتە کۆمپانیا لە سلێمانیش ببێتە کۆمپانیا و ئەم ئیشە لە بریەوەی بە زانستی و بە یاسایەکی ئوسوڵی بچێتە پێشەوە بە بەرژەوەندی شخصی و حیزبیەچێتە پێشەوە. قسەت چییە لەسەرەوەی بەڕاستی من نەمزانیوە خەڵک ئاوا ئەچێتە ناو پاسێکەوە کراوە بە غاز و بە پێی قسەی مەسوولەکانی خۆیان لێچێ و ئەمە کارە ساتێک ناقەومێ خۆی ئەگەر بێت و جەنابەت زۆر بەرنامەت لەسەر کواڵەتی کۆنتترۆل کردووە و چەندین ساڵیشە دەنگ بەرزەکەیتەوە وە قسە دەکەی وە ڕەخنە دەگری وە تووڕە دەبی بەڵام ئایا لە دوای ئەو بەرنامانە هەموو دڵسۆزن بۆی بە پیری ئەو شتانی تۆ بێن یاخود تەفسیری تری بۆ دەکەن گرنگەوەی قسەکانی تۆ هەندێک گۆڕاوە بەڵام بە پێی چاوەڕوانیەکان زۆر شت زۆر گۆڕاوە بەڵام لە چاوەڕوانیەکانی منە نەوەڵام لە سەدا 20 چاوەڕوانەکە وە بۆیە کاتی ئەوە هاتووە ئەگەر حکوومەت ئەیەوێ حکومڕانی بکە ئەگەر حکوومەت دەیەوێت خزمەتی هاوڵاتی کا هاوڵاتی لە سێنتەری بیرکردنەوەی ئەودایە ئێستا شتیوە بکفر نییە کابرا نازانێت تۆ زانیوتە بەو پاسەی کە هەفتەی چەند جارێ ڕێی غازە و مەسوولەکانیشی خەتەکانەڵێ لێچێ نەخێر ئەنجا بینەرانی بەڕێزەوە مایکی پێنیە ئەو شۆفێرە خۆشەویستە فەرمێ خوا بەڵایی قسەکەی زۆر گرنگە با بیام بەخۆی فەرموو وەکو شۆفێرێک چیت فەرموو کاکە ڕەنجان هەر ئەوە نزیکی کەرەوە مامۆستا هەر ئەوە نییە بڵێ وەڵا هەر نەفەری پێ چل مناڵی ڕەوزەی پێ هەر عینیشتا یان تەلەبەی پێ هەر عینیشتا هەر غازی لێ هەر غازە و هەر غازیشی لێچێ لە سنۆقایەتی دەستخۆش سپاس بەڵێ فەرمووتان جەناب قسەت تاو مامۆستا وەڵا اینجا بۆیە من مەبەستمەوەیە لێرەوە لەم سەکۆی جەنابتەوە ئەو پەیامە بگەێنین کەوا ئەگەر ئێستا ئێمە هەڵبژاردن بەڕێوەیە و بەڕاستی حەقە تۆ خۆت بە تەمای بەرنامە بکەیت لەسەر هەموو ئەو گرفتانە کە یەکێکیان ئەمەی بواری گواستنەوە و هاتوچۆیە ینی حەقە لەو کاندیدانە بە تاقی تەنیا لی نەپرسی تۆ دیموکراتی چۆن جێبەجێەکەی لی نەپرسی چۆن حکومڕانی ئەبێ ینی تایتڵە گەورەکان ناڵم تۆ ئەڵم لەسەر تایتڵە بچووکەکان لێیان بکەیت چونکە ئەساسەن گرفتەکانی ئێمە لەسەر شتە بچووکەکانی هاوڵاتیان بەرنامەکەم ڕێک ئەو کۆنسپتەیە کە جەنابتە فەرمووی دووبارە سپاس بۆ بەشداریکردنێت مامۆستا هەڵکەوە عەبدوڵڵا قسەی کۆتایی جەنابی کاکاس بەڵێ کاک ڕەنجمن قسەکانی کۆی هەموو ئەم برابەرەزانی کە ئێستا لێدوێت لەگەڵ هی برا شۆفێرەکان لە چەند خاڵێکە جوابێمەوانێ بە نیسبەتی ئەوەی کە کاکەمەران تەرحی کرد ئێمە ئەم هەموو مشکلەی حکوومەتی هەرێم هەستاوە خۆی بەچی وە سەرقاڵ کرد بێ باش
ئەڵێ ئەم شۆفێرە سیارەی بەناوە نییە ئیجازەکەی بۆ بکەن بە خصوصی کە ئەو شۆفێرە بە شەرتێک مەعیشەتی خۆی و ماڵ و مناڵی لەسەر ئەو ئیجازەیە کە سایقی بۆ خاوەنکارێ بکە. ئەمە دوو بەنسبەتی ئەو غازە وەکو برا شۆفێرە ئاماژەی پیا ئەمەش ئەگەرێتەوە سەرشانی حکومە چوار ڕێگە بە کۆمپانیایەت غازەکە ئەگەر بە ڕێکوپێکی بەکار بهێنرێ کواڵەتیەکی بەرزی هەبێ ئیشکالی نییە بەڵام ئەوان ئەڵەن لێ ئەمە ئەوانە چونکە لە بەستەنیا هەرێم نییە غاز بەکارێنێ ئێران بەکاری دێنێ بەڵام بە ئوسولی کراوە بەڵام کێشەکە ئەوەیە ئەبێ پیاچونەوە بکرێ لی نەچێت ئەگەن غازی ژۆک و هۆکارێکی سوتەمەنی بەس نابێ مەسەلەن وەستایە معالەجەیکە ئەبێ ئەمە کۆمپانیاکە خۆی چاودێری بکات کۆمپانیاکە خۆی ئەبێ کاتی هەبێت چێکی بکاتەوە چۆن تەنکی ماڵان فەڕس کراوە لەسەری ئاوا بەتەنیا کۆمپانیاکە بۆی هەبێت دەستکاری بکە خاڵەژیگە کە خزمەتی شۆفێران نەماوە کە خزمەتی شۆفێران کات ببورە فەرموو کە خزمەتی شۆفێران کات لە عێراق ئێستا بواری زەمانکردنی قەتاعی شۆفێر یاری خاص تایبەت کە خۆی خاوەنکار بێ چۆتە بواری جێبەجێکردنەوە شۆفێرێکی تەکسی شۆفێرێکی پاس پیکاب لۆری ئەتوانێت لە بەرەبەرایەتی دەستەبەری کۆمەڵاتی خۆی زەمانکە ئێمە وەکو سندیکای شۆفێران کە برێرەکە دەرچوو ئێمە داوامان کردووە هەتاوکە ئێستا چۆتە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان هیچ جوابێکی نییە کە شۆفێرانی ئێرە سایق پاس خانەنشین نابێت ئەگەر ئەوە خۆیان دەستەبەر کردووە ئەگەر ئەمان لێرە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لە بەغا چووە هەموو شۆفێریەکە خۆی ئیژەکە ماڭانە ئاچێت لە بەرەبەرایەتی کە دەستەبەری کۆمەڵاتی ماڭانە ئايات ئەم ماڭانەیەکە یا یاساکە ئەگەر ساڵێک سێ مانگ ئەم زەمان بات خوا نەکردە تووشی هەر حادیسێ بوو بە خەلەنشین تۆمارەکرێت من پێم وایە زوڵمێکی زۆر چونکە خەلەلێک لە مایکەکە تا دروست بوو قەیچێکە من پێم وایە زوڵمێکی زۆر لە دانیشتوانی شارەکانی با بڵێن هەرێمەکرێت لە مەسەری گواستنەوەیە خەڵکی شارەکان شایانی کوالیتیکی زۆر باشترن لە مەسەلی گواستنەوەیە ژەبینێت چییە ئەڵێ ئەو فکرێتان نەتوانن دەوڵەمەنیکەن باوی هی بچووک نەماوە بچووک زەرورە لە هەموو شارەکانی دنیاە کە بە دوواداچوونمان کردووە ئێمە ئەمەش تەبقەیەکە وجودی هەیە ئامانجی ئێمە چارەسەرکردنی سیارە کۆنەکانە فقط دوای ئەوە استراتیجی حکومت ئەبێ وەزارەتی پلاندانان وجودی هەبێ ئێستا وەزارەتی پلاندانان وجودی نییە ئەم پرۆژەی ئێمە چارەسەرکردنی ئەوە ئەکات و بۆ تەبقەیەکی معەن لە بینی پاس و تەکسیە خەڵک لی سوودمەند دەبێ خاڵی دووهەمیان بەڵێ کە هەر عزێتەکە کێشن بۆ استراتیژێکی دوورخایەن و دوورمەودان ئەتوانێت ئەوەش بکرێ ئەتوانێت ئەوەش بکرێ یعنی خەڵکێک کە بۆ جادەکانی سلێمانی چەند جادەیەک کە لە هەموو شارە گەورەکانە هەیە تاکوجود ببێ خەڵک زیاتر کەرتی گشتی بەکارێنێت دەستخۆش کاکە ئارام بابان سپاس بۆ بەشداریت مامەسا فەرموو قسەی کۆتایی جەنابەت سەرنجتان بۆ چەند خاڵێ ڕاکێشم یەکەمیان کە باسی گواستنەوەکەین کە باسی کەرتی گواستنەوەکەین واتە لێدانێ ملیۆنان دۆلار دەیان ملیۆن دۆلار لە مەستەحەندی هەندێک خەڵک و لە ئەنجامی گۆڕانکاریەکە خەڵکانێکە ئەبنە خاوەن بەرژەوەندی بۆ ئەوەی ئەمە هاوسەنگ ڕاگیرێت پێویستمان بە ئیرادەیەکی پۆڵاین خاوەن بڕیارێکی تەندروست و لۆجیکێکی زۆر تەندروست هەیە کە ئەمە هاوسەنگی ڕاگیرێت کە باسی کردی گواستنەوەکەی واتە دروستکردنی بەرژەوەندی بۆ کەسانێک لێدانی بەرژەوەندی کەسانێک کە بەتابەتی ئەمە لە کوردستانە بەس ئەو پاری کە باسکەین کە ئێراوە بە ئۆتۆمبیل بە ملیار دۆلار ڕقەمەکەی ئەکرێ لە شوێنێکا باسیکەین خەڵی دووەم هیچ گواستنەوەیەک بە پاس و بە هەموو بارەکانی بەبێ توێژینەوە بەبێ داتا بەبێ ئاماری فەرمی و تەندروست و شیکاری نامانگەێنێتە بڕیارێکی تەندروست خاڵی سێم ئەوەیە شۆفێران خۆشەویستان ئازیزانی هەمووانن زۆر گرنگە شۆفێرەکانمان لە هەر بوارێکی شۆفێریان ڕاهێنانی تەندروستیان پێ بکرێن ڕاهێنانی پێویستیان پێ بکرێن لە بواری کەسایەتیان لە بواری سایکۆلۆژیان بواری مامەڵەکردنیان هەتا لەو شیکپۆشی کە لە جلوبەرگەکەیانە خۆزگە ئێمە لە سلێمانی وەکو دەستپێچێک خۆشەویستانی گواستنەوە جۆرێک هەر خەتێک خۆی جۆرە ڕەنگی هەڵ بژاردە چەنە جوان بۆ خەتی زەرگەتە خەتی کانی کووردە فڵان جلیان لە بەرا شۆفێرەکان خاڵی چیتر
ئەوەیە کە هەموو مرۆڤەکان شایانی ئەوەیە باشترین خزمەت گوزاری پێشکەشکەی لە هەموو بوارەکانە. تاکی کورد لە پێشینەیە هیچمان کەمتریان لە تاکی وڵاتەکانی تر. تاکەی خزمەتی پێشکەش نەکەین باشترین خزمەت گوزاری پێشکەش نەکەین لەم نەهامەتی کە لە پێشووتری شامان بۆ لەم 32 ساڵە لە بواری گواستنەوە بەزەقی ئەبینرە لە ڕاستە شایانی ئەوەی واستەکەم بتن لەمڕۆ ئەم بەرنامەیە دەست پێکێ بێ خاڵێک بێت لەمڕۆ دەست پێ بکەین خزمەتێکی باشتر بۆ خۆمان بۆ داپیرە و باپیرەکانمان بۆ باوکو و دایکمان بۆ مناڵەکانمان و بۆنەوەی داهاتوش ئضافەکەین بۆم شار و وڵات و مەملەکەتە وەکۆ تا خاڵیش لێرەوە هیوادارم بۆی هەنگاوەکان تەندروست بن لەسەر ئاسی پارێزگاکان بۆردێکی ڕاوێژکاری ناوانەی لە بواری گواستنەوە بنیاد بندرێ کە ئەندازیاری تابێ یاسای تابێ کۆمەڵناسی تابێ دەروونناسی تابێ جوغرافیا و GIS و ئیلا ئاخری هەموو ئەو زانستانی کە پێویستە کە ئەو خەڵکە پسپۆرانی ئەو بوارانی تابێ ومێد دەکەم هەر چوار پارێزگاکەی کوردستان پارێزگارە بەڕێزەکان گویان لە دەنگم بێ کامیان دەست پێشخەری یەکەن هیوادارم کاک دکتۆر هەڤاڵ وەکو پارێزگای سلێمانی ئەو هەنگاوە بنێ و هەموو هەرێمی کوردستانی یەک بردمان هەبێ یەک بردمان هەبێ لە بواری گواستنەوە دکتۆر ومێت خۆشناو ئەی کاک دکتۆر عەلی تەتەر یعنی خۆم کێشەیە بەس بە سلێمانی نییە هەموو خۆشەویستان هەموو پارێزگاکانی تر بە پارێزگای دۆکەوە دۆکی خۆشەویستەوە بە هەولێرەوە بە هەڵەبجە و بە سلێمان قسەکەم بۆ هەر چواریانە و لە سەر و ئەمانەشەوە یەک بردێکی گواستنەوەی گشتێ بێت لە ئاستی هیوادارم ڕۆژە لە ڕۆژان تۆ ببینم سەرۆکی ئەو بۆردەبی سپاس بۆ داتاکانت سپاس بۆ سەرنجە جوانەکانت وەڵاهی ئەگەر تۆ بربژێر بوویتە من دەنگم بە تۆدا هیوادارم نمونەت زۆر بێت جەنابێت جەنابی مامۆستاک خوا حافیز بینەرانی هێژا خۆشەویست